سڵامانەیە بۆ هەموو بەڕێزان و خۆشەویستان. ئەم شەو کۆمەڵی قسە و باسمە بێت. هێشتا قسەم نەکردووە خێرای ئاوی بۆ خۆمەوە، جا بزانێ ئەم شەو بابەتەکانی بێت چۆن بێ. وردە وردە با هەموو بەڕێزان کۆ ببنەوە، خۆشەویستان ئەچنێ ناو کۆمەڵی قسە و باسەوە، وەکو چۆن پێشتر ڕیکلام بۆ کردبوو. پێم وایە ئێستا هەموو شتێ باشە بەڕێزان، هەموو شتێ باشە. سڵاو سەرچاو بەخێر بێن، بەخێر بێن سەرچاوانی ئارام ئەحمەد هاتن. عەزیزان بەڕێزان، قوربانی ئێوە، زۆر سوپاستان دەکەم. هیوادارم کە لە هەر گۆشە و کەناریشی ئەم دنیاە هەن کە ساخ و سەلامەت بن و ئاسوودە و لە خۆشیان بخۆ. ئەزان ئەمە استراتیژی نییە بەڕێزان، واتە استراتیژی کە مۆزاکە فایدەی نییە. چۆن کوڕینە باشن هەموو لایەکتان، یا ژنینە زۆر جاگلەیەکێ ئەڵێن تۆ هەرڵی کوڕەکان و یا هەرڵی پیاوەکان و ترەوازای ژنیشی تیانە، بەڵام خۆشیش لایفەکە هەیە. ئیتراوایە بەخێر بێن سەرچاو. سڵاو سەر ڕۆحی من، سەرچاوەکانی مناتی گەفاگیان بەخێر بێن. یەکە ناوەکانە بینم وردە وردە، هەمووتان بەخێر بێن. وەڵای تام شەو کۆمەڵی قسە باسەکە بەسەر مۆزوعانە پێشتر ڕیکلام بۆ کردووەکە بۆچی گۆڕانەکان و یەکێتیەکان دەبنە پارتی و بە پێشەوانەوە هیچ پارتیە قەت نابێ بە گۆڕان و بەیچێتی. دەلیلەکەی بۆچی گەڕێتەوە، بۆچی ئاوایە. باشە لە زمنە لەسەر ئەو چوونە ناو پارتیە کە زۆرێک لە گۆڕانەکان، زۆرێک لە یەکێتیەکان ئەچنە ناو حیزبەکەی پارتی و بنەماڵی بازانیەوە. ئەمانش تەبعاً ڕۆژانێکی زۆر لەگەڵ یعنی بەو پەڕی توندیەوە دژی پارتی و بنەماڵی بازانی گوتاریان داوە و قسەیان کردووە. هەیشیانە لە ناوێکێتیا بۆ نمونە ڕۆژگارێ بووە کە بە فیشەک چەندین ساڵ شەڕی لەگە بنەماڵی بازانیا کردووە. لە دواییە مەسەلەن هەزاران کوڕی خەڵکی بە کوش داوە، لە دواییە خۆشی چۆتەوە بۆ هەمان ئاخۆڕ وە بۆتەوە بە پارتی وە بۆ بە چەکداری پارتی و بنەماڵی بازانی. لەسەرەوە ئەم شەو قسەکانم دەست پێکەم، هیوادارم کە بتوانم سوودێک گێنم بە هەموو لایەکتان و ڕە و بیر و بۆچوونەکانی خۆم خۆلاسە بکەمەوە، هەوڵ بدەم کە کۆمەڵێشتی تازا بە هەموو لایەک بڵێم. عەزیزانی من، هەڵبەتە بە بۆنەی ڕەمەزانە و بە بۆنەی هێرش بۆ سەر پەیج و ئەکاونتەکەی من بەداخەوە پەیامەکان زۆر باش ناگا. ئەمە تەسەورەکەم تاوەکو 25 هەروە بێت، ئەیتر فەیسبووک ئاڵێکی کاکە ڕێگەمان پێ نادەن. عەزیزان و خۆشەویستان، زۆر جاران خەڵکانێک لێرە و لەوێ ئەبینم یا ئەخوێنمەوە یا ئەیبیسم بە منەڵێن تۆ لە کەس ڕازی نیت، تۆ دژی هەموو حیزبەکانی، دژی هەموو ئەندامان و سەران و نازانم سەرانی حیزبەکانیت. ئەی بەڕێی تۆ کێ باشە؟ تۆ بۆشی دژی هەموو لایەن و هەموو کەسێکی؟ تۆ پێ دوایە هەر خۆ باش و کەسی باش نییە؟ لێرەوە منەمەوێ وەڵام بەمە بدەمەوە و وردە وردە بڕۆمە ناو قسە و باسانەوە. من پێم وایە ئەو کەسانی کە ئەم نەوع پرسیارە لە منەکەن و بەو جۆرە ڕوونتەیەکان، ئەمانە ڕاستیەکەی شارەزانین یان نەشارەزان و مێژوویان بە تەواوەتی نەخوێندوێتەوە و زۆر قوڵ نەبوونەتەوە لە مێژووی کۆمەلگاکانە و شارەزا و خوێندنەوەیان نییە بۆ کۆمەلگا چینایەتیەکان. جا لە هەر کۆمەلگایەکە بێت لەسەر ئاسی دنیاە. من بۆ خۆم پێم وایە کە سەرانی پارتی، یەکێتی، گۆڕان و حسک و هەتا دوایی کە دابش بوون بەسەر کۆمەڵێ حیزبدا و زۆر جارانیش لە مێژووی خۆیان ناشەڕیان کردووە، پەلاماری یەکتریان داوە، لە یەکتریان کوشتووە، ئاش بوونەتەوە و قسەی گەورە گەورەیان کردووە، شیعاری زەبەلاح زەبەلاحیان فڕیاوەتە ناو ساحەکەوە. خەڵکیش وازانێ ئەمانە هەر بەڕاستی گیان لە یەکتر. کاتێک کە من دژایەتی هەموو ئەمانەم کرد، ماناکەی ئەوەیە ئەی کێ باشە؟ بۆچی من دژی هەموویانم؟ بەڵام لە ڕوانگەی خوێندنەوەیشی تەندروستەوە ئەسڵ ئەوەیە من دژی یەک عەقڵیەتم، دژی یەک دنیابینیم، دژی یەک فەرهەنگم، یەک جۆر حیزبایەتیم. بەڵام ئەمانە پارچە پارچە بوون بەسەر کۆمەڵێ ناودا لەژێر چەتی ناوێکە، هەر یەکە خەریکی خۆشیاندنە و بە زەڕەیش فەرقیان نییە بەڕاستی. لێرەوەیە من دژی یەک عەقڵیەتم، یەک جۆر بیرکردنەوەم، یەک کەلتوری دابەشبووی سەر کۆمەڵێ ئەحزاب و ڕێکخرا و گروپم لەم پەڕ هەتاوەکو ئەو پەڕی. ئەوانە تەنها ناوەکانیان جیایە و لەوە بەدەر هەمویان یەکشتن. ئەگەر بە مێژووی شابچینەوە وەکو پێک هاتە،
برای محمد خودی مام جلال حتا خودی نەوشوام سەفا و زۆرێک لە یەکێتیەکان پێشتر پارتی بوون. مام جلال خۆی هەتا سکرتێری پارتیش ڕۆیشتووە. برای محمدشێک بۆ لەو کەسایەتیە سیاسیانەی کە پێش مەدام سەفا لە جێپەنجەی دیارە لە دروستکردن و پێشێنانی پارتی دیموکراتی کوردستاندا، ئەو پارتەی کە ئێستا بۆ بە موڕشی بنەماڵەی بازانی. لە دوای ئەمەش باری مەکتەبی سیاسی واتە برای محمد و خودی مام جلال و هەتا دوایی جیا ئەبنەوە خۆ کێشەکانیان کێشەی فکری نەبووە و کێشەی ئایدۆلۆژی نەبووە، تەنها ئەوەی یەکتریان قبول نەکردووە کێشەی ڕابەرایەتی بووە. ڕەنگە هەندێک جیاوازی لە جۆری کارکردن و ئەوانە هەبێ و زیاتریش پەیوەندی بە بەرژەوەندی تایبەتیەوە هەبووە، نەک ئەوەی کێشەی ئایدۆلۆژی و فکریان هەبوو بێتون لە باڵی مەلام سەفا و لەمانە جیابوو بنەوە. باشە زۆربەی هەرە زۆری ئەوانیشی کە کۆمەڵەی ڕەنجدەران بوون یان ئەوەی سەرەتا کۆمەڵەی مارکسیستی بینینی بوون و لە دواییشا یەکێتیەکان لەگەڵ کۆمەڵێک بزوتەوەی بچوو یەکێتیان دروست کرد، هەتا حەسکیش زۆربەی هەرە زۆری ئەمانە پارتی بوون. عەلی عەسکەریش بۆ خۆی کە بزوتەوە بووە هەر پارتی بۆ لە ڕاستیە. هەر ئەوەیشە ئەگەر ئێوە بێن و بە دیقەتەوە خوێندنەوەیەکی گشتی بکەن و سەیری سەرکردەکانی کۆمەڵە بکەن کە زۆرێک لە ئێمەمانان پێمان وا بۆ ئەمانە باشترین ڕێکخراوی سەردەمەکەی خۆیان بوون، ئەوانەی کە لە دوای ڕاپەڕینەوە پۆستیان هەبووە و بوون بە دەسەڵاتدار پێشمەرگەی فەقیر و هەژاری کۆمەڵە ئەوانە ناڵێم، بەڵام هەموو سەرانی کۆمەڵە یان زۆرینەیان بەڕەهایی هەمویان دز و جەردە و مافیا بوون و هەمویان ئینسان کوش بوون بەڕاستی. ئەمە دەبووە ئەم کۆمەڵەیە کە ئیدعای مارکسیەت و زاز ڕەشدەران و ئەمەی هەبووە دوجار کێنەوە ناو شار لە بنەماڵەی بازانی خراپترە بن. سێری کۆسەر ڕەسوولکە، سێری مەلا بەختیارکە، سێری ئازاد جوندیانیکە، سێری ئەسەلان بایسکە، سێری شێخ جەعفەر و عومەری سێ عەلی و فرێد عەبدولقادر و ئاواتی شێخ جەناب و جەلال جەوهەر و مامۆستا جەمال و مستەفای سێ قادر و زۆری تریان کە پێویست ناکە ئێستا من ناوەکەیان هەمووی بڵێم، هەر هەموویان یەکەم دز و یەکەم جەردە و یەکەم مافیا و یەکەم داوێن پیس و یەکەم تێرنەخۆر و یەکەم گەنەخۆر و یەکەمین جەلادەکانی مێژووی ئێمە بوون. ئەمانە حتا پێیان کرا دزیان بە ناوی کرێکارەوە، بە ناوی مارکسیەوە، بە ناوی ئازادیەوە، بە ناوی کۆمەڵەوە، بە ناوی ڕەشدەر و زەحمەتکێشانەوە، بەڵام هەر هەمویان نەتیجەکەی دز دەرچوون. باشە هەمویان بەڕاستی دزی گەورە دەرچوون. باش نییە؟ ئەگەر دیقەت بدەی هیچ سەرکردایەتێکی پارتی هێندەی کۆمەڵەکان بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە دز و جەردە و پارەکۆکەرەوە و فاسد نەبووە بەڕاستی. بڕۆن بە دیقەتەوە سێری مۆزوعەکەن. من باسی باشترین ڕێکخراوەتان بۆکەم بە عەقڵی گەنجانی ئەو سەردەمانە کە کۆمەڵەی ڕەشدەران بووە، بەڵام دوجار هەموو سەرانی کۆمەڵە ئەبن بە مافیا بەڕاستی. یعنی ئەگەر ئەمانە بەڕاستی نموزجێکی جوان بوونایە لە شاخە خۆ دەبوون لە دەسەڵاتدارێتی دوای ڕاپەڕینە هێندەی تۆزی ئابڕوو شەرەفیان هەبوایە و خزمەتی خەڵکیان کردایە، نەک هەمووی سەرقاڵی جیرفان فولکردنی خۆی بوایە بەڕاستی. ئەمە ڕێکخراوە جوانەکە بوو، ئەمە ڕێکخراوە ڕەشدەرەکە بوو، ئەمە ڕێکخراوە مارکسیەکە بوو، ئەمە ڕێکخراوە دیموکراسیەکە و زەحمەتکێشان و ئالەم بابەتانە بوو. نەتیجەکەی ئەوە دەرچوو کە هەمومان بینیوانە بەڕاستی. باشە بۆیە تەنها و تەنها بەرژەوەندی تایبەت و گروپچێتی جودای کردۆ لە یەکتر و تەواو. هەرچەندە هەم یەکێتی نیشتیمانی وەکو حیزبێکی بەناو سۆشیال دیموکرات و هەم کۆمەڵەی ڕەشدەران ئیدعای گەورەیان بوو، گوایە پارتی کۆنەپەرستە و خۆیان پێشکەوت و مۆدێرنن، پارتی بنەماڵەییە و ئەمانە دژی بنەماڵە چێتین. بەم هۆیشەوە لە شەڕی ناوخۆیان دەیان هەزار لە ئینسانەکانی ئێمە لە گەنجی جوانی خێل لە خۆلە دیوانیا بەکوشت بنەبەرد نەماوە لە شاخەکانە شەڕی ناوخۆ و گولەی ئەمانە نەچووێ بەسنی گەنجەکانی کوردستانە بەڕاستی. لە دوایی هەبوو بەچی دوای ئەم هەموو ئیدعا گەورەیە بینیمان ماڵ تاڵەبانی بووە بە بنەماڵە چی؟ ماری برای محمد بوونەوە بە بنەماڵە، ماڵ نەشوام سەفا بوونەوە بە بنەماڵێکی شکۆلانە، هەمووشیان خۆیان و مناڵەکانیان کرد بە ملیاردێر. ئەبەی کە منێڵێم حەقیقەتە هیچ کەسێک ناتوانێت پێشەوانەی ئەمە بسەلمێنێ بەڕاستی وە کۆی کۆمەلگای کوردیش ئەو ڕاستیە باش ئەزادێ لە حەقیقەتە.
بۆیە هەموویان دوجار بوونەتەوە بە هەمان ئەقڵەکەی پارتی و بنەماڵەی بارزانی. ئەمانە درۆیان کرد کە گوایە ئەمانە دژی کۆنەپەرستین، دژی ئەقڵیەتی خێڵەشین، دژی وراست و نازانم بنەماڵەچێتین. لە دواییە هەموویان بوونەوە بە هەمان ئەقڵ، هەمان بیر و بۆچوون، هەمان دنیابینیەکەی پارتی و بنەماڵەی بارزانی. ئەوان سەری ڕەشیان بردووە، ئەمان دەباشانیان بردووە، گردی زەرگەتەیان بردووە، گردی پارێزگاری بردووە. باشە نێچین نیوەی نازانم هەولێری بردووە. باشە سامانی خەڵکی بنەماڵەی بازانی بردوێتی، بنەماڵەی تاڵەبانی بردویانە، بنەماڵەی نەوشەوان سەفا بردویانە. ئینسان نابێت خۆی لەگێری بدا بەڕاستی. ئینسان نابێت ئەوەندەش گەمژە بێت کە خەڵک پێی ڕابێرێ و ببێت بە قەشمەریاتی مێژوو شەهامەتی ڕەوتنی ڕاستیەکانی نەبێت لەبەر پارەیەکی دوو لە ڕوویەوە خوێڕی. دزیکردن و دەست بەسەر سامانی گشتی یا سەرتاپەیان کردویانە خۆشەویستە، هەموویان کردویانە. قاچاقچێتی، دزی و جەردەیی، تەعداکردن، کوشتن و تیرۆرکردنی نێیار، ژیرفانفورکردن سەرتاپەیان کردویانە. وەرە ئێوە پێم بڵێن کام سەرکردایەتی پارتی یەکێتی گۆڕان فڵانە فیسارەکان پۆستێکی نەبووە دزی نەکردووە، خۆی دەوڵەمەند نەکردووە. باشە کامیان هەبووە؟ هەر هەمویان کردووە بەڕاستی، کەواتە فەرقیان نییە. کەواتە لە شەستەکانەوە هەمان ئەقڵن. ماوەیەک دێن کۆمەڵی شیعاراتی درۆینە، فکرەی درۆینە و دەسید و نوعێک لە ئیدعای ڕادیکاڵیەت هەڵەگرن، دوجار دەبنەوە بە ئەسڵەکەی خۆیان کە هەمان ئەقڵی خێڵەکی و دواکەوتی و کۆنەپەرستی پارتی و بنەماڵەی بازانیە. من زۆر جار بیرەکەمەوە هیچ جیاوازیەک لە بینی مام جەلال و مەسعود بازانی و مەلا مستەفا و برای مەحمەد و نەوشەوا مستەفا و عومەری سێعەلیان نابینم بەڕاستی. هەمیان کوڕی یەک سەردەمن، کوڕی یەک ڕۆژگارن. باشە لێرە و لەوێ کۆمەڵی وتاری جیاجیان هەبووە، شەڕیشیان کردووە لەسەری، بەڵام دوجار هەمویان بوونەتەوە بە یەک دەعبە و بوونەتەوە بە یەک شت. عەزیزان و خۆشەویستانی من بە ویژدانتان سوێنتانە دەم. باشە جیاوازی لە بینی نێچیرەڤان بازانی و شێخ جەعفەر مستەفای سێقارا چییە؟ باشە یعنی جیاوازی لە بینی نێچیرەڤان بازانی لەگەڵ شێخ جەعفەر و لەگەڵ مستەفای سێقادرا چییە کە هەردووکیان جێگری نێچیرەڤان بازانی. باوکم بە وەڵڵاهی قۆنەرەکانی ئەو نێچیرەڤان بازانیە ئەم تازەڵی ناڵم کە گران کردوێتی کۆنەکانی لە مستەفای سێقادر و لە شێخ جەعفەریش پیاوترە. ئیتر بەتۆزێ واقعی بن کاکە فەرقیان چییە؟ ها فەرقیان چییە بەڕاستی؟ ئادەی ئێوە وەرن جیاوازی بینی قوبات تاڵەبانی و مەسعود بازانی پێ بڵێن چییە؟ قوبات چی کردو توانوێتی چی بکە لە خزمەتی خەڵکە مەسعود بازانی توانێت بیکە؟ ئێوە پێم بڵێن زەحمە نەبێ جیاوازەکانیان چییە؟ هیچ جیاوازیان نییە. ئەم بۆ بنەماڵەی خۆی بۆ پیاوەکانی خۆی، ئەو بۆ بنەماڵەی خۆی بۆ پیاوەکانی خۆی. باشە بۆ پارتیەکان قەت نابنە یەکێتی، نابنە گۆڕان لەبەرەوەی ئەسڵ خۆیان هەر ئەوەن و تەواو ئاڵو گۆڕیان بەسەران نایە. کاتێکیش کە گۆڕان دروستە بێ گۆڕانەکان چێن ئێوە وازانن زۆربیان کۆنە پارتی بوون، یەکێتی بوون، یەک ئەقڵیەت، یەک دنیابینی، یەک کەلتور، یەک فەرهەنگی سیاسی و کۆمەڵایەتی. خودی نەوشەوا سەفا پێشتر پارتی بووە، خودی نەوشەوا سەفا خۆی جێگی جێگا تاڵەبانی و کۆمەڵە یەکێتی بووە. باشە کاتی خۆی کە باڵی ڕیفۆرم واتە عومەری سێعەلی و جەماعەتەکەی لەناو گۆڕانەوە هاتنە گردەکە لە بیری میێت ئەو کاتە من لایڤێکم کرد و وتارم نووسی و لەوێدا باسم لەسەر ئەوە کرد کە لە قەڵاچوالانەوە بێن بۆ گردی زەرگەتە ئەمە گۆڕانکاری نییە لە فکر و لە ئەندێشە و لە ئەخلاقی سیاسی و کۆمەڵایەتیە، ئەمە تەنها گۆڕینی جێگاکەیەتی. تۆ لە قەڵاچوالانەوە هاتووی بۆ گردی زەرگەتە بە هەمان ئەقڵەوە، بە هەمان بیر و بۆشنەوە، بە هەمان میکانیزمی سیاسیەوە، بە هەمان تەسەورەوە. هەموو ئەو قسانەی کە ئێستا یەکەم لە کاتی خۆیان من وەڵامم داوەتەوە بەڕاستی. ئەو سەردەمانەی کە باڵی ڕیفۆرم هاتنە گردەکە من ئەم قسانەم کرد، وتم تۆ لە قەڵاچوالانەوە هاتووی بۆ گردەکەی نەوشەوا سەفا بە شوێنەکەت گۆڕیوە، ئەجینا هیچ هەمان ئەقڵن بەڕاستی. باشە من بۆ خۆم پێم وایە کە ئەسڵەن خودی کار نەوشەوا سەفا بڕوای بە گۆڕان نەبووە، بۆ گۆڕان بە مەعنا عەمیقەکەی، بە مەعنا قوڵەکەی، بە مەعنا هەمەلایەنەکەی. باشە تەنها ئەوە بوو ئێمە پێمان وابوو کە ئەوێ ئەم سیستەمە چەتەگەریەی کە هەیە بیگۆڕێ. باشە نەگۆڕانکاری هەمەلایەنە نەکرد ئەوەشی بۆ نەگۆڕا هێندەی تر وەسعەکەی خراپ کرد و تێکی ترشان بەسەر یەکا بەڕاستی. باشە
بۆیە لەو سەردەمانە من وەکو ئارام ئەحمەد وتم من نابمە گۆڕانی گردەکە نەبووم بە گۆڕانی گردەکە تەنها پشتیوانیم کرد بۆ کاری چاکە و کاری خێر بەڵام بەداخەوە لە دواییە هەموو ئەوانەیش دز و درۆزن دەرچوون باشە هەر ئەو کاتە وتارەکانم ماوە بە قەڵەمی ڕەش لەسەر کاغەزی سپی نووسیم ئینسانی گۆڕان خواست دەبێت لە هەموو مەیدانەکانە پێچەوانەی شەپۆلی ژیانی سیاسی ئەم حیزبانە وخەڵک هو حتا کەلتورەکەشیان بێت باشە ئینسانی گۆڕان خواست بەڕاستی کە بەڕاستی مەشغەڵی گۆڕانکاری بێت لە هەموو مەیدانە جۆر بە جۆرەکانە دەبێت بە جۆرێکی تر سێری مەسەلەی ژنکە دەبێت بە جۆرێکی سەری مافەکانیان کە مەسەلەی مافەکانی مناڵان مەسەلەی زەواج و خێزان دروستکردن مەسەلەی پەروەردە مەسەلەی ئاینەکان و دینەکان و مەسەلەی ژانرەکانی ئەدەب و هونەر حتى مەسەلەی عەقڵیەتی خێڵەکی عەشیرەتی حتى خزمایەتی و هاوڕێتی یعنی ئینسانی گۆڕان خواست دەبێت بە تەواوی لە هەموو جونگەکاندا فکری و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بیرکردنەوەی پێچەوانەی هەبێ دژی ئەو نەزمە مەوجودەی کە لە کۆمەلگای باشووری کوردستانە هەیە باشە عەزیزانی من سەری ئەم مەهزەلەیە تۆ هەساوی خەلیل سەرکانی هێناو بوو خەلیل سەرکانی هێناو بۆ گردەکە ئەدەی بیگۆڕی چییە گۆڕی بە خەلیل سەرکانی ها تۆ عەبدوڵای شێخا مبارەکی هێنابوو بۆ گردەکە چی بگۆڕێ زەحمەت نەبێ تۆ عەلی حەمە ساڵح و یوسف محەممەد و ڕێبازی حەملان و مەسعود حەیدەری هێناوە بۆ گردەکە ئەدەوێت چی بگۆڕن زەحمەت نەبێ ئەلەوە تۆ عومەری سێ عەلی و جەلال جەوهەر و ئاواتی شێخ جەناب و مامۆستا جەمالی هێناوە چی بگۆڕن عەزیزانی من خۆشەویستانی من مێژوو فشە نییە باشە مێژوو گۆڕین بە بەفڕ و فیشاڵ نابێ با قسەی قۆڕ نابێ بەڕاستی عەقڵی دەوێ معریفەتی دەوێ ئەخلاقی بەرزی ئینسانی ئەوێ ئەخلاقی سیاسی ئەوێ ئەخلاقی کۆمەڵایەتی ئەوێ ئەمانە هەموویان هەمان کەلتوری پارتی و یەکێتیەکانن یەک زەڕە فەرقیان نییە بەڕاستی چۆن نەوەتوانێ گۆڕانکاریکە چۆن نابێتەوە بە پارتی چۆن نابێتەوە بە یەکێتی والله لسانه هشتي اواني گۆڕانیان دروست کردو هاتنە گردەکە و حتا ئەوەشی دەنگیان بە گۆڕاندا هەمان ماتریالە ئینسانیەکەینا ئەو کۆمەلگای من و تۆن کە وەک پارتی وێشەتی بیرەکەنەوە هەمان عەقڵیەتن هەمان باگراوەندیان هەیە تەنها شوێنەکانیان گۆڕیوە زۆربەی هەرزیان بە شوێن نانەوەن بە شوێنەوەن لە کوێ جیفانیان فول بێ یەکێتی زۆری نایەتێ بە پارتی زۆری نایەتێ نازانم چیەکە باشە لەبەرەوەیە ئەمانە دێن ماوەیەکی زۆر دژی پارتی ئەبن دوایش دەبنەوە بە پارتی ئەڕۆن بەلایشی خۆیانەوە باشە عەزیزان خۆشەویستانی من کێشەی کورد ئەوەیە لەسەر عەقڵ لەسەر مەنتیق کار ناکە بەڕاستی من ئەم ئەشکالەتەم لەگەڵ تاشی کووردا هەیە بەیانی هەیە من هەورامی بچێتە ناو گردەکە بۆ نمونە بێ بە گۆڕان کە قەشتی وان نابێ بەڵام هەموو گۆڕان بە باڵایە هەڵڵە خێرا هەیە من هەورامی هاتە ناو گۆڕانەوە ئەیکەن بەشێکی عەجیب و غەریب بەڵام پارتیەکان بە پێشەوانەوە بە نەفرەتیەکەن سوکایەتی پێیەکەن ئەمە بۆ هەموو حیزبەکانی ژوایە خۆشەویستە بۆ هەموو حیزبەکان کە ئەمە زۆر خوێڕێ لە ناو یەکێتیایە گۆڕانە بچێ بۆ لای پارتی باوەشی بۆ کاتەوە بە هەمووشیانەوە هەر بە هەمان شکڵ یەکێتی بۆ ناو گۆڕان بۆ یەکێتی هەر ئاوایە بەڕاستی باشە لە ئازاد جوندیانیەوە تا دەیانی تر چون بوونە پارتی کە ساڵانێک ئەمانە بە چەک دژایەتی پارتی بنەماڵی بازرگان کردووە بۆ ها گوێ بگرن بزان بۆچی ها چونکە کاتێک کابرا ئەبینێ مام جەلال وەکو سکرتێری یەکێتی نیشتیمانی خۆی ئەچێتە سەر گۆڕی مەلام سەفا داوای لێبوردن نەکات باش شەقام بە شەقام خۆ ئافریقا لە ژیاندا نەماوە ئەو یەکێتی ئاوا لێ کرد بەڕاستی تەسلیمی پارتی کرد شەقام بە شەقام ئەگەڕێ دەنگ بۆ مەسعود بازاری کۆکاتەوە کە بیکا بە سەرۆکی هەرێم باشە دەبێت بە شەریک لەگەڵ بنەماڵی بازانیە خۆی و بنەماڵەکەی و چوار دەورەکەی ئەکا بە ملیاردێر کابرای سەرکردایەتی یا فڵانە کادر کە وەختی ئەما بینێ تێگەشێ بەڕاستی ئەڵێ ئەیلەوە ئێمە هەموو شەڕەمان دژی پارتی کرد مامجەل بۆچی واکە جا باشە بۆچی من لە دەستی دوو نۆکەری پارتی ئەوە بم ئەی بۆ خۆم نەچم بم بە پارتی دەڕوا بێ بە پارتی تاو بەڵام سەرانی یەکێتی و گۆڕان ئەڵێن ئێوە جاشی ئێمە بن ئێمە جاش و شەریکی پارتی ئەبین لە ڕێگەی ئێمەوە ئێوە پیاوی پارتی بن خۆتان بەتەنها مەبن بە پیاوی پارتی باشە سەری ئەم لێکدانەوەیەکە
بڕۆن ئێوە سێری سەردەمی کۆسەر ڕەسوڵ ئەسەلان باعیس عەدنان موفتی شێخ جەعفەرەکان مەلا بەختیارەکان هەتا دوایی بکەن هەر هەمویان بوونە ملیۆنێر و شان بەشانی پارتی بوونە ماڵی بازانی سەرقاڵی کۆکردنەوەی پارە بوون هەمویان شەهانە ئەژیان ئاگیان لە خەڵک هەر نەبوو باشە من بە ئێوە ئەڵێم ئادەی ئازاد جوندیانی و کۆسەر ڕەسوڵ جیاوازیان چییە خۆ بە شەرەف و ویژدانم ئەو ئازاد جوندیانیە بە ڕوعێکی کۆسەر پارەی نەزیۆ دۆڵەمەند نەبووە باشە کۆسەر چی کردەوە بۆ خەڵکی کوردستان بە نمونە بۆ خەڵکی هەولێر و سلێمانی هەت ئازاد جوندیانی نەکردووە باشە ئازاد جوندیانی و ئەسەلان بایزی گەڕوگول یا شێخ جەعفەری گەڕوگول جیاوازیان چییە خۆشەویستان خۆ ئەمانەی کە گوایە ئێسەیەکێتین زۆرتر خزمەتی ئەجندای پارتی و بنەماڵی بازانیەکەن عەزیزانی من باشە زۆرتر خزمەتیەکەن لەوانەی کە بە واقعی بوون بە پارتی باشە ئێستا ئێوە وەرن سیرکەن خۆشەویستان باشە خۆتان مێشکتان خەنە کار و دیقەت بدەن باشە پاڤێڵی جەلال تاڵەبانی قوباتی جەلال تاڵەبانی وەکو کادری پارتیوان یانە باشە وەڵڵاهی ببن ئەو قوبادە ببێ بە پارتیش ئاوا وەکو ئێستا بە ناوی یەکێتیەوە خزمەتی پارتی و بنەماڵی بازانی ناکات باشە ئاوا خزمەتی ناکات بەڕاستی قوبات تاڵەبانی بە مەسعود بازانی ئەڵێ ئارام ئەحمەد نووسیوێتی یەتەوە بۆ کوردستان ئەگەر بێتەوە ئێمە تەسلیم دەکەینەوە مەسرور زەردەیەکی بکرد هەر جوابیشی نەبووە باشە خۆ مەسرور و پارتی هێشتا بە ئەخلاقترن لە تەسەوور و لە عەقڵی ئاوا بەڕاستی کەواتە ئێوە بیرکەنەوە چۆن ئەندام و کادری سەرکردایەتی یەکێتێکە نابن بە پارتی چۆن نابن کابرا سەیرەکە ئەبینێ ئەمانە سلێمانیان بردۆ بۆ خۆیان هەمویان ملیاردێرن سەرقاڵی پارە کۆکردنەوەن قاچاقچێتی یەکەن پارە لە پارتی وەرەگرن ژێر بەژێر های لایف هەمویان ئەژین بەموو لە قسە و لە سیاسەتی پارتی لا نادەن ئیتر خۆیان بۆ نەبن بە پارتی خۆشەویستە بۆ نەبن بە پارتی ئەو سەردەمانە ئەم قسانم کردووە خۆشەویستان کە گەنجانی سلێمانی یەکوێتیەکان و گۆڕانەکان لە شەقامەکانە شەکیان لێتر هەڵەدا بەڵام سەرانی گۆڕانێکێتی شەو بە یەکەوە ئەیان خواردەوە خەریکی ئافرەت بوون باشە ئاواتی شێخ جەناب و شێخ جەعفەر لە باخەکە یا کاتی خۆی باسم کردووە خەریکی ئارە خواردنەوە بوون گەنجەکان لە توی مەلێک لێکیان هەڵەیە هینی گۆڕان و هینی یەکێتی بەڵام ئاواتی شێخ جەناب لەگەڵ شێخ جەعفەرە بە یەکەوە ئارەقیانە خواردەوە سوێسکیانە برژان بە ئارەقەکەەوە ئەیان خوارد گەنجی نەکبەتیش هەڵەسە دیفاعی لە گۆڕان و گردەکە ئاکڕۆی کاکەنەوە و گردەکە و ئەی گۆڕین ئەمیش مابە گیان و ئەلەم بابەتان شەقیان لێتر هەڵەیە هەمووشی دراوسەیە کەسی یەک لە یەک شارە بەڵام سەرانی یەکێتی و گۆڕانیش خۆیان بە یەکەوە خەریکی ئافرەت بازی ئارە خواردنەوە پارە کۆکردنەوە شەریکە دزی بوون کێ توانێ ئەم قسانەی من پێچەوانە بکاتەوە بڵێ بەڕاستی وانییە لەمەش بەدەر عزیزان پارتی بۆ سەرکردایەتی و کادر و ئەندامانی خۆی باشە خزمەتیانەکە نانێکی سەگانش بێ ئەیاناتێ باشە سامانی دزی لە بەردەستایە بە ئارەزوی خۆی ئەدزێ تاڵانیەکە هەر مناڵێکی مالی مناوسەفا بەقە یەک تاک جزما بێ بووە بە ملیۆنێر و ملیاردەر باشە زۆربەی هەرە زۆری بۆ خۆیانە نانێکی سەگانش ئەیا بە ئەندام و لایەنگرەکانی بەڵام یەکێتیەکان زۆربەیان سوڵەکەن عزیزانی من بڕۆسێری پێشمەگە دێرینەکانی یەکێتیکە سێ بەشیان سوڵەکە پێشمەگە دێرینی یەکێتی باشە بڕۆسێری کە ئەوانەی کە بۆ نمونە ئەم کابرای تەوێڵە یەکە ناوی چییە کە سەرۆکی هینی پێشمەگە دێرینەکانە بڕۆ بە ئەو قسە بۆ بکە باشە یەکێتی نیشتیمانی سەرانی یەکێتی هەمویان ملیۆنێرن بۆ نمونە پاڤێڵ تاڵەبانی داهور داهوری شێخ جەنگی هەمویان ملیاردێر و ملیۆنێرن پێشمەرگەی کۆنی یەکێتی نان نێبیخوا سوالەکە لە پارکە ئەخەوێ لە ئەوروپایە دەیان پێشمەگە یەکێتی ێزانم کە پێشمەگەی شار بووە بەڕاستی نان نییە بیخوا لە خەسەخانەکانی ئەوروپایە بێکەس و بێدەر ئەمرن و کۆتاییان پێێت باشە بڕۆن بزانە وایە ئێوانە بزانە پێشمەگە دێرینەکانی یەکێتی چ حاڵێکیان هەیە لە ناو ژیانە گوزرانی خۆیانە هەمووی قوربەسەر داما و مانگانە پێیان ڕابن ئەڵێ بێوەژنانەیە مانگانە 400 زەرانەیەنێ بە سێ مانگجارێت بە پێشمەگە دێرینەکانی ئەوە کەشی داژە نیشە ڕاستە بنەوە پێشمەرگەکان تاش هێڵی سوورە و شەهیدەکان ئەمە وەڵا درۆکن با قورئان درۆکن باشە وەڵا درۆکن ئێوە کاکە بەڵێ جەمیل هەورامی بڕۆ لەگەڵ جەمیل هەورامی قسەکە کەسی پێشمەرگە دێرینەکان بزانە با ئەو باسی حاڵی خۆیان کاکە وەڵا پێشمەرگە یەکێتی پەیوەندی بە بنەوە کردووە بەڵگەکانی نردووە لە سا پەنجاویەکی جسمی باشە سەقەت بووە یەکێتی خزمەتی نەکردووە تەکلیفم لە خەڵک بۆ کردووە بۆ یشێکی بۆ کاکاکەچێ دەی
زۆربەی زۆری ئەمریکێتیانە سوالەکەن بەڵام پاتۆ تاڵەبانی ملیۆنێرە قوبا تاڵەبانی ئەمریکیەکان ئەڵێن لە ژمارە حسابێکیان لە دوبەی ملیارێک و 250 ملیۆن دۆلاری تایە خەڵک بۆچی دوای ئێوە پێوە کاکە خۆ خەڵک کەر نییە باشە بنەماڵەی تاڵەبانی قوباد و پاڤێڵ بنەماڵەی برای مەحمەد هێرۆخان شاناس مشکی کوێر سفتاحیان لێ ناکا خۆشەویستان قسەیان لەگەڵاکە نییە بیخۆین هەمومان خەریک ئەمین دەبرسە باشە هەمووشیان فیرعونن هەمووشیان ملیۆنێر و ملیاردێرن خۆشەویستان باشە یەک مناڵی ماڵی برای مەحمەد نییە مناڵی چکۆلێشیان خاوەنی ملیۆن نەبێت یەک مناڵی ماڵ تاڵەبانی نییە خاوەنی ملیۆنە دۆلار نەبێت دەی ئەم قسانەی من ناڕاستە کەسەتاحشان لێ ناکە خۆشەویستە بنەماڵەی شێرزەنگی بە نمونە هەموویان ملیۆنێرن خۆشەویستان هەمووی فولە لە پارەیە با ئەگەدایدن هەر هاوارەکەن یەکێتی نیشتیمانی و شەهیدان و کەس و کاری شەهیدەکان لەدای قسە قۆڕانە لابن بۆ خۆتان کاکە تاکەی خەڵک بۆمان ناخەڵتێن و خەڵکەرەکەن تاکەی وەڵڵا زۆربەی یەکێتیەکان خۆیەکی دەکنی سەکسواڵەکەن باشە کابراکە بینێ ئێستا من وای دابنێ من یەکێتی وای دابنێ من گۆڕان کە وەختی ئەبینم سەرانی حیزبەکەم هەمی ملیار لێرە هەمووی ئاواکە بۆ پارتی بنەماڵی بازانی هەمووی نۆکەراتیەکە وەڵا خۆمەشم بم بە پارتی بۆچی لە ڕێگەی ئێوە پیاوی پارتی من کاکە بۆچی دەستی دوو بم خۆم ڕۆ بم بە پارتەوە بەڕاستی کابراکەوەتی ئەبینێ ئەمانە هەمووی ملیار لێرن و یەکێتی و مێژۆکەی مانایەکە ئەمانە دایە دۆشن ئیتر دەبێتە پارتی تاکەی کەرێتی قبول کا بەڕاستی تاکەی وەکو گوێ درێژ دوای ئەمانەکەوێ بە شیعار و قسەی قۆڕ و بێنەوە بەرەوە ئارەم بابەتانە کاکە بۆ گۆڕانەکانیش هەروایە ئێستا مەسەر گۆڕانیش بۆ گۆڕانەکانیش هەروایە خۆشەویستان کاکنەوشیروان گۆڕانی دروست کرد وەڵڵا ئێستا هەموومان تێگەین کەیتە ئێستا تۆزی ئەقڵەوە سەر خۆمان بۆ تۆڵەکردنەوە بوو لە خودی جەلا تاڵەبانی تۆڵێشی کردەوە باش ئەویش یەکسەر هەستا چوو بۆ سەری ڕەش بۆ لای مەسعود بارزانی ئەو کاتە من دژایەتی لە شاسەفام کرد کە ئەو کات دیفاعشم لە گۆڕانە کرد لەبیرمە ئەیوب بارزانی جەوهەر نامیق هەردووشیان هاتنە ناو بچوونەوەی گۆڕان ئەوە ئەیوب بارزانی ماوە بەڵام جەوهەر نامیق لە ژیاندا نەماوە بە ڕەحمەتی خوا ئافریکا بەڵام کاک ئەیوب بارزانی ماوە لە سویسرایە خۆشەویستان بڕۆن قسەی لەگەڵا بکە هەردووشیان هاتن لەگەڵ نێو شاسەفا کاکە کاکنەوشیروان وتی بەخوا کاکە ئێوە بێنە ناو گۆڕان و لەگەڵ ئێمە ئەوە زۆر خەتەرە و کاک مەسعود و بنەماڵەی بارزانی دژایەتیمان زۆرەکەن و ئەوە نابێت و پێویست ناکە ئێوە بن لەبەر مجاملەی پارتی و بنەماڵەی بارزانی نەیەش ئەیوب بارزانی جەوهەر نامیق بێنە ناو بچوونەوەی گۆڕانەوە 10 ساڵ لە شاسەفا بە منی وت خۆم پێ دەڵێم کەی بێرەوە بۆ سلێمانی لەبەر مجاملەی پارتی نەیوێرا پشتیوانی منکا بێمەوە بۆ سلێمانی نەیوێرا بەڕاستی ئەو کاتەیش من دژی کانەشۆتم بۆچی وا لەگەڵ ئەیوب بارزانی و لەگەڵ جەوهەر نامیق ڕەفتارەکەن بۆچی نەبن بە گۆڕان ئەوانە بۆچی مجاملەی پارتیەکەن بەڵام وتیان نە ئەوان ژوازیان هێنا لە گۆڕان و دوورکەوتنەوە بەڕاستی باشە خۆی لەگەڵ پارتیا ڕێکە و هەتا یەکێتی با بە عەرزە ئەمە ئەسڵی مۆزوعەکە بوو کانەشوان کردی بەڕاستی یعنی شەڕی کۆنەقین بوو لەگەڵ بنەماڵەی تاڵەبانیە لەگەڵ یەکێتیە بەڕاستی لەبەرەوەی کە نایەکی لە دۆڕاندبووی باشە ئادەی ئێستا دەڵێن کە مەسعود حەیدەر و ڕێبازی حەملان و محەممەد حاجی و دەیانی تر لە گۆڕان کە بوون دە پارتی جیاوازی ئەوانە کە بوون بە پارتی لەگەڵ مستەفای سەید قادر و عومەری سەید عەلی و مامۆستا جەمال و چیا و نمایە چییە خۆشەویستە جیاوازەکەیان چییە تۆزێ ور بیرکەینەوە بەڕاستی تۆزێ ور بیرکەینەوە کابرا بۆ لە ڕێگەی مستەفای سەید قادرەوە نۆکەری پارتی بێ با خۆی بڕۆ بێ پارتی چاوی دەرهاتێتەوە والله ئینسان نۆکەریش بێ نۆکەری دەستی یەک بێ نەک دەستی دوو نەک نۆکەری نۆکەرەکەی بێ پێواتە شەهامەتی بەڕاستی کاکە تۆ کە هەر نۆکەرەبی نۆکەری نۆکەرەکەی پارتی نەبە بڕۆ خۆ بۆ بە نۆکەر بەڕاستی کاتێ ئەم کاکنەوشیروان مستەفایە 2 ساڵ لە لەندەندا جا من عەزیزان بۆیە ڕەزامتاڵە لەبەرەوەی ڕاستیەکان بە خەڵکەڵێم ئەو ڕاستیانەی کە ئێڵێم کەس نایەری بیڵێ بەڵام 4-5 ساڵێکە هەموو ئێڵێن بەخوا ئارام ئەحمەد ڕاستی کرد لەگەڵ ئەم عەبدوڵای شێخ مبارەکە گەورەترین شەڕ لەگەڵ عەبدوڵای شێخ مبارەکە بوو ئەو کاتە گۆڕان گردەکە و دیفاعیان لێ کرد دژی من بوون هەرەمیان و شێرە قارەمانەکەی چەمچەماڵ و ئارەم بابەتەنە با بمێنە بۆ دوای ئەو باسێکم بوتان کاتێک کاکنەوشیروان 2 ساڵ لە لەندەندا ئەنیشێ چرکەی لە خۆی بڕیوە خۆی زانێ کاکنەوشیروان خۆ پیاوێکی عاقڵ بوو کاکە خوێنەوار بوو ئەیزانی کە لانیکەم بای 2 ملیۆن دۆلار بازار و کارگە و گرد و کۆمپانیا بەناوێتی باشە
دەیزانێت کە ئەمرێ ئەوەش ئەزانەیە کە مرد ئۆتۆماتیکی سامانەکەی تاپۆکەی جیرفانی ئەبێ بەناوی دوو کوڕەکەی و کچەکەیەوە بەڵام خۆی لە ژێریە بێدەنگ قسەی نەکرد هەتا کۆچی دوایی کرد هەمووی بۆ بداڵەکانی بەجێشت دەی تۆی گۆڕان خواست ئەگەر ئەحمەق نیت لە گردەکە چیەکەی کە کوڕی نۆشان سەفانە جەکەی ئەمە دەرچوو بەڕاستی خەڵک گوێ درێژ نییە کاکە بەبەرچاوی کوڕەکانی نۆشان سەفا ببن بە ملیارلێر ها کۆمەڵە چاورێ دۆری خۆیان کۆ بکەنەوە بۆ دۆلاری خەڵک بەرن بە ناوی گۆڕانەوە ئەمیش هەر بڵێ بژی بۆ والله ئەوەی بڵێ بژی کاک نۆشیوان سەفا ئەوەی بڵێ بژی گۆڕان ئەشۆبیلا لە جیاتی دوو پێ چوار دانە پێی هەیە لە جیاتی دوو گوێکی ئاقلە درێژ هیچ حاشا حازیش ناکەم بەڕاستی تێگەی ئەگەر تۆی سوالکەر نەبی ئەوانە بەسەر ئێمە نابن بە هیچ بەڕاستی بۆی عەزیزە وەکوتم ئەمانە خاوەنی فکر نین خاوەنی ئایدۆلۆژیانین جیابیر ناکەنەوە لە پارتی وێشێتی باشە ناتوانن بچن دابنیشن شتێکە دروستکەن لە دوجار تەسلیمە بن بەڕاستی تەسلیمە بن ئەمە حاڵی کاک نۆشیوان و کوڕەکانی بوو ئەمە حاڵی مستەفای سێد قادر و عومەری سێد عەلیە ئەمە حاڵی ئاواتی شێخ جەناب و مستەفای سێد قادرە بۆ لە گردەکە لە دەستی ئێوە بێ بنۆکەری پارتی بۆ خۆی نەچێ خەڵکیش هەمان عەقڵی هەیە بەڕاستی ڕەنگە کۆمەڵی خەڵک پێی وایە بێ بڵێ کاکەوە خراپە و بە قازانجی پارتیە بەڵام واقعەکە وایە کاکە من بڵێم چی واقعەکە وایە بۆیە هەموو ئەمانە جیاواز لە پارتی بیر ناکەنەوە لە ناوێکێتیا بن لە ناو گۆڕانە بن هەمان عەقڵی پارتیە بۆیە دوجار ئەچنەوە بۆ ناو پارتیە بنەوە بە پارتی ئەی بۆ من ناچم هەر ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم من دەیان کەس ئەناسم کە زۆر دژی پارتی بنە ماڵی بازانی باشە زۆر دژی یەکێتیشن باشە بەڵام یەک زەڕە جیاوازیان نییە لەگەڵ پارتیەکان و یەکێتیەکانە باشە یەکشتن خۆشەویستە برادری خۆش من ها برادری خۆش من پێیان وایە کە زۆر جێگەی متمانن بۆ ئاڵوگۆڕ بەڵام هەمان عەقڵی پارتی و یەکێتیە بەڕاستی جیاواز نییە لەمە لەوەش بەدار هەزاران جار من و تومە هەر حیزبێک لەگەڵ پارتی و بنەماڵی بازانیان ڕێبکەوێ یان پاشە پارچە یەکەن یا زۆربیان ئەکڕن هەرچی گۆڕان ئەچێ بۆ هەولێر بێ بە مۆزەف پارتی کڕێت باشە یا پاشە پارچەیەکە ئێوە بڕۆ سێری مێژووکەن بزانە پارتی پاسۆکی چی دەکرد پارچە پارچەی کرد پاسۆک بزانە یەکێتی چی دەکرد وێرانی کرد یەکێتی باشە بزانە گۆڕانی بە چ دەردێ برد تەفر و توونای بەڕاستی بزانە حسکی چی دەکرد حسکیشی وێران کرد بزانە شوێعی هەر مردانی کردەوە شوێعی بەڕاستی باشە لە ناو دڵی هەموو شوێعیەکە یەک ڕسمی سێ بە چواری مەلام سەفا هەڵواسراوە بە ویژدانم بە وەڵڵاهی باشە تەواوی میدیای پارتی سەرەتا شوێعەکان بەڕێیانەوە بێت باشە ئەوەیە چونکە بنەماڵەی بارزانی عەزیزان و خۆشەویستان بنەماڵێکی دیکتاتۆرن بنەماڵێکی فاشستن بڕوایان بە ئازادی بکردنەوە بە جودایی بە فرە حیزبی و هەتا دوایی نییە ئەو جگەر لە خۆی هیچ کەسی کە قبوڵ ناکات پارتی بنەماڵی بارزانی جایان شەڕی لەگەڵ ئەکا یا ڕێکەوتنی لەگەڵ ئەکات ڕێکەوتنەکەیشی هەر شەڕی سادە لە ژێرەوە بنکۆڵتەکە تا دا ئەڕزێنێ لە ناوت ئەبا وەکو یەکێتی گۆڕانی چۆن داڕزانە چۆن ناوی بێت باشە تا باسەکەەوە نییە کە پارتی زیرەکە و ئەمانە تەمبڵن و ئالەم بابەتانە بەڵکو ئەوەیە هەمویان یەک باگراوەندی سیاسیان هەیە خۆشەویستە باشە زۆربیان پێشتر پارتی بوون یەک عەقڵیان هەیە یەک نیێ بەڵێ زەحمە کێشانیش کەواتە گەڕانەوە بۆ ئەسڵەکە ئاسانترە بن بە پارتی بە ئاسانی ئەتوانن ببنەوە بە پارتی لەبەرەوەی کە هەمان باگراوەندە لەبارەی مێژوویەوە لاقا پاشانیش پارتی بنەماڵەی بازانی پارەیان لایە چیت گوێ بۆتە کە خۆشەویستان ئەگەر ببیبەوە ئەوە لە پێنجوێن ئێستا خەریکە لیوا کاتەوە لە هەڵەجۆ سلێمانی ئەچێ عەرزاکڕێ بۆ کادر و ئەندامانی پارتی بە تەواتی ئیش لەسەر منتیقەی سلێمانی ئەوە ناکە بۆ ئەوەی کە بە تەواتی تەنگ بە یەکێتی و گۆڕانوانە لەبەرێک هاوشێنەوە خەڵک لەگەڵ خۆیان پێ یەکێتیش هین ناکە کاک یەکێتیش هیچ هەڵبەسێ ناکات لە پێناوی پارە و ئەوانەیە بەڕاستی لەمەش بە دەرخۆشەویستانی من کۆمەڵگای ئێمە تاکی کورد داڕزاوە لە واقع کەسایەتەکەی ورد و خاش کراوە خۆشەویستانی من بۆ پارە هەموو شتێکەکات ئەمەی سەرانی پارتی و یەکێتی هێنایان و تووشی خەڵکیان کرد هەرچەندە لە مێژووی ئێمەیشە بەڕاستی هەروە بووە من بینمە نەنکم بە ڕەحمەت بێ ژێڕایەوە ئەیوت کاتی خۆی کە کۆری و ئینگلیزەکان و ئەمانە هاتوون بۆ منتیقەی پێنجوێن و ئەلەم بابەتانە
این عفو جێشی ڕووسەکان و ئەلەمانە دیارەکە هاتوون پێشێ لە سەردەمی حربی عالەمی دووەما بوو بێ لە واقعا کاتنۆتە ئەو ناوچەیە ڕۆژێک کابرایشی کورد لەو منتیقەی ئێمەیە با بڵێن گروپێ لەم چەکدارانە ئەیبینن ئەڵێن ئەتوانی سەجێکمان بۆ سەر ببڕی کابراڵێ ئەلحەمدولله من مسلمانم من چۆن سەگ سەرە بڕم سەگ بۆ خواردن نابێ لە دینی ئێمەیە ئەویش ئەڵێ دینارێک تێینێ بۆ دیناری ئەو کاتە زۆر بووە باشە وەڵا کوردە کە دینارەکە بینێ سوچەکەی کوردجا سەگ سەر بڕین چییە ڕێک بۆ خۆی سەرسەریە بڕێ ئەڵێ بۆشمان بگرو و پێسەکەی لێکەرەوە ئەڵێ نا بەخوا من هەسە برینەکەکەم ئیتر دەستی تێوە نام حرامە پێسەکەی لێکەمە بەتە ئەڵێ با بە دیناریشی کەشت ئەینێ بە 2 دینار پێسەکەشی لێکەرەوە بۆمانوتەوە وەڵحاڵ هەتا ئەیگەێنە 5 دینارەکە لە گۆشەکەی لەخوا لەگەڵێنە جا کورد ئەم لە مێژووی ئێمە هەروایە کورد هەمیشە هەر پارە پەرست بووە هەر پارە خۆشەویست بووە پارەی بەرێ تەواو بەس بە 10,000 نە بە 50,000 بە 50,000 نە بەس بە 200,000 هەر ئەخێتە ژێر بەڕاستی ئەوە مێژووی ئێمە باشە بۆیە ئەوە داڕزەوە باشە بیرم دێ لە یەکەم شەڕی پارتیۆشێتیە ساڵی 1992 کە یەکەم جار پەرلەمان برای ئەو شەڕەیە لە سای 92 تورکیا بە 32 ملیۆن دۆلار کە یای بە پارتیۆشێتی بە جەلال تاڵەبانی و بە مەسعود بارزانی شەڕیان کرد دژی پەکەکە 3500 جاژمەرگە کوژە 700 گریلا بەداخەوە شێر کرا باشە ئەم کەلتوری خۆفرۆشیە زاوە سێری کە خۆشەویستان پارتیۆشێتی سەریان کە مەسعود بارزانی و سەرانی پارتیۆشێتی خسیان لەگەڵاکە نێوە بڕاستی ئێمە نەوتەکەمان زەرەرەکە و عێراق پارەمان بۆ نانێرێ و بەخوا ئێمە وەزعمان زۆر خراپ و ئاوانە هەمیشی درۆکە هەر سوالکەرن سوالکەر سەرانی یەکێتی هەیە ملیۆنێر هەر سوال کرد مەسعود بارزانی قسەی لەگەڵاکە ئەو مەسعود بارزانی قسەی لەگەڵاکە بەزەی پێێتەوە حەزەکەی 100 دلاری بێتێ نازانین چی بکەین یان نێبی خۆی ئەم عەقلیەتە سوالکەرانەیە نەقڵ بووە بۆ ناو کۆی مجتەمع ئەوە تا بڕۆسێنی مجتەمعی کوردی خۆشەویستان لە بەردەم تەلەڤیزیۆنێکە دانیشێ ژنە پیاوە توخوامان نێبی خۆم وەی قوربە و سەرم خانوەکەم ڕووخاوە کە ناوەیەکە توخوا بەشکم شتێکم بۆ بکرد ئێستا خەڵک فێر بە درۆژ ئەمەیەکە نەزان چۆنیان لە ڕووی ئاواکە نازان ئینسان چۆن بۆ سەخیف بێ لە پێناوی ئەم عیدە خوێڕەیە ئێوە چ دەعبایەکن بەڕاستی کورازانی چۆنە وەرە تۆ خوشکێکی دایک باوکم بە وەڵڵاهی خوشکم هەیە لەو کوردستانە فەقیرترین ئینسانە وەرە مایشێ بەرە بۆی مایشێ ئەگە سەگی پێوەنە ناوین پیاوە بم وەرە بڵێ قسە بکە بڵێ فەقیرم زان سەگی پێوەنێ خوشی ئەم ئارام ئەحمەیشە وەڵڵاهی زۆر فەقیریشە بە قورئان دەتۆ بڕۆ قسەی لەگەڵاکە باشە بڕۆ مایک بڕۆ بڵێ وەرە دەدڵی بۆ کە بزان کە سەگی پێوە نانێ ها بزان ناڵە دەبقا بڕۆ گەمژەی هیچ و پوچ چونکە بۆ کۆمەلگای ئێمە حیسیەتی تیان نەماوە بەڕاستی کەرامەتی تیان نەماوە هەمووی دانیشەیە پاڕێتەوە ئەلاڵێتەوە وەی توخوا نانیێبی خۆم بەخوا پارەی ئەمە پێنیە توخوا شتێکم فریاخەن باشە کاکە ئەمە کۆمەلگاکە تەکاکەشی ئەو کۆمەلگای ئێمە اینجا ئەمەی گوتۆ بەدەستیەوە بەم ڕەمەزانە ئێمە بێ پارە چۆن بە ڕۆژوو بین ئەمەشی هەمووی ئاڵتونە ئاڵتونەکە فرۆشە بمانگە بە ڕۆژوو بە خۆ قابلە چیە کاکە ئەمری خۆ نامری بەخوا لە برایم پاشا بوو میوانم هاتووە پارەنەوە تەرجەمەکەم بۆ فرۆشتووە بۆ میوانەکەم بۆی میوانەکەم بە سەلامەتی بڕات و بە خێر و خۆشی بڕات تیڤی ماڵەکەم دەینا لە بەجاخانەکە فرۆشتووە ئێتۆم هەموو ئاڵتونە پێوەیە دادەیشان ئاوا لێ کردووە سێڕیس وەڵام ڕەمەزانە ئێمە نانیێبی خۆین و چی بکەین تۆژێ لەو ئاڵتونە لێکەرەوە و بیە بە فەردەیە ئارەمانە بیخۆتەوە سوالکەری بابە پارە هەیە درۆکەی سروشت سوالکەرە مێشک سوالکەرە ئەخلاق سوالکەرە کاکە بڕۆ ڕۆژانی نێوڕۆژ و جەژنەکان هەموو کوردستان لە دەرەوە لەو دەشتانە پیاساکە کاکە تەبیعەتان سوالکەرەوە ئەگینا ئەگەر وانە بن ئەمە چیە کاکەژەم جا کۆمەڵی خەڵکیش پیا بووە بازرگانیەکە بمانەوە وەڵای ئێمە پاتان بۆ کۆکەینەوە جا خەڵکی تەلەفۆن بۆ منەکە کاگەرامەوە تۆ ناتوانانی وەشم تۆ ئێمە فەقیرین وەتەوە شت تەلەفۆن بۆ من نەکەن بۆ شتانە کاکە من بۆ شێ دەبم بەڕاستی من ناسم بەلای پارە و مارەوانەیە تەلەفۆنکەن بۆ من کاگەرام تەکلیف لە فڵان کەس کە پارەمان بەتەوە ئیشی من نییە بەڕاستی کەس بە من نەڵێ بە حەیاتی منەوە کاران ناکەم دوای ئارام نوێ دزی بۆ خۆی ئەوە ئیشی من نییە کاکە ئەمە کۆمەڵگای ئێمە کاکە هەو کۆمەلگای ئێمە سەوای لێ هاتووە بەس پارەی بەرێ چی لێکەی لێکە بەڕاستی وەڵڵا برا بە پارەوە برای ئەوێت باشە وەڵڵا ژنم بیستوە دوعای لە کوڕەویتەوە هەڕوا لە خۆزگە شەید بوویتایە ئێستا موچەکە وەرەگرتی موچەی شەیدانە بە کوڕی خۆ باشە بڵێ شەید بوویتە ئێستا موچەکەم وەرەگرتی موچەی شەیدانەکە ئەو بۆچی شەید نە باشە هەزار جار بە منیان تۆ خەڵک خۆشەویستان کاگەرم کاکە تۆ خەریکی چی تۆ ئاستی سا دەکتی خۆ خۆمەزانم کاکە ژیان هیچ بەخوا سوودی نییە کوڕ کاکە دەبڕۆ بۆ خۆ بژی ئەمە یعنی چی بڕۆ بۆ خۆ بژی بۆچیش بۆی ڕسوام بکەن باشە بۆی ڕسوام بکەن بەڕاستی من بە یەکێتی یا بە گۆڕان کە نەماوە بەرەبەرش نامێنێ ناڵم شەڕ لەگەڵ پارتیا بکەن
جەماعەتی یەکێتی لاهوری شێرجەنگی پاڤێڵ تاڵەبانی قەپا تاڵەبانی هەموو سەرانی یەکێتی ناڵم شەڕی پارتیکەن باشە بەڵام لانی کەم وەکو ئەوان سیاسەتکەن وەکو بنەماڵی بەزانی سیاسەتکەن کاکە لانی کەم ئاگاتان لە خەڵک بەخن نەبێت نەبێت بە پیاوی پارتی هەوا ئەیلەوە با نەبێت بە پیاوی پارتی بنەماڵی بازانی لانی کەم ئاگاتان لەو خەڵکە بێ هەموو پارەتان بۆ شێی هەوا ماڵتان کاول بێ یاخوا بۆ شوێ بن کاکە ئێوە ها بۆ شوێ بن کاکە پاڤێڵ تاڵەبێت تۆ هەر کۆیەکەیتەوە قوبات هەر کۆیەکەیتەوە باشە کاک لاهو تۆ کۆیەکەیتەوە ئێمە بۆ کەی کاکە ژیان دێت چوار چاکەی پێوە بکەن فەڵکی فەقیر و هەژار کاکە موشە لە کاتی خۆیان بدەن کاکە ڕێزی خەڵک بگرن کاکە فڵان فیسارەکان باخە نەبێ بنەوەکەری پارتی بنەماڵی بەزانی کاکە ئەی هاوارێکێتی نیشیمانی گۆڕان ئێوە بۆ بنەما بەتان کرد بە کەڵەگا بەسەر ئێمەوە کاکە بۆ کردن بە کەڵەگا بەسەر ئێمەوە کاکی ژێنەوە بۆ بوون بە داشەقی من هەنگری پارتی بنەماڵی بازانی والله لە بنەماڵی بازانی بێشەرەفتر لە تاریخانیە باشە بە قورئان بنەماڵەکان دوژمنی سەسەختی خەڵکی کوردستان هی بەشەرێتن کاکە ئێوە واتان کرد خەڵک ئاوای لێ بێ کاکە والله خەتایەکێتی گۆڕانە پارتی بۆ بە کەڵەگا کاکە والله خەتایەکێتی گۆڕانە خەڵکە بێ بە پارتی خەڵک ڕاکە بۆ ناو ئەوان کاکە ئەمانە هیچیان نێشتۆ کاکشین بۆیە خۆ هەموو ئەوانەی کە ئەبنە پارتی دوواژە ئەبن بە پوش خۆزان پوش چییە باشە پارە نەبێت زڕێ قورساییان نامێنێ خۆشەویستە حتا خودی پارتیەکان بە چاوی سووکەوە سێری ئەوانە ئەکەن کە ئەشتنەوە پارتی بنەماڵی بازانیەوە حتا هەموو کادر و ئەندام و سەدەی پارتی ڕقیان لەو کەسانەیە کە لەیکیتی گۆڕانەوە ئەشتنەوە پارتی بەڕاستی بۆ چونکە هەیە 50 ساڵی ڕابقە خزمەتی بنەماڵی بازانیەکە ئێستا کەچە موچەیەکی هەیە بەڵام ڕێباز حەملانێکی سوالکەری لە برساتۆپی و لە گردەکەەوە ئەڕوا لە هەولێر ئەبێ بە ملیۆنێر باشە مەسعود حەیدەرێک لەم هۆڵەندایە کەبابی نەیەخوا هەر بۆنی پێوە کرد بە کەبابەکەەوە باشە بەلای کەبابەکەی هەندە لە ئەڕێ بەس تۆ دەبۆنی هەڵەمژی لە ڕەزیلیا کەبابی نەیەخوا ئێستا بۆ بە پیاوی پارتی بنەماڵی بازانی ئازاد جندیانی باشە دەیان ساڵ شەڕی بنەماڵی بازانی کرد چوو بوو بە نۆکەری پارتی بوو هەمووی بوون بە وەزیر و گزیر و نۆکراتی پارتی تەنها لە پێناوی پارەیە خۆشەویستە ئەوەیە بۆیە هەموو ئەندام و کادری پارتی ڕکەن لەو کەسانەیە ئەوانە 50 ساڵە خزمەتی پارتیەکەن هیچیان نییە کەچی هەر خوێڕێ هەڵەسێت دوو لە ڕێ ئێوە ڕوا بۆ سەری ڕەش و بۆ لای مەسعود بازانی ئەبێ بە ملیۆنێر ئەی پارتی بۆ ئەوانە بۆ سوالکەرانەیەگەی بە کادرەکەی بۆ نایبی ڕێبازی حەملان ئەی بە مەسعود حەیدەر ئەی بە نازانم عەبدوڵای شێخامبەر بۆ بچێرن بابەتانە اینجا با پرسیارەکەین کە ئەمانە بۆچی ئەچنە ناو پارتی و خۆشەویستە بۆچی بۆچی بناو پارتی وەکوتم پارتی حیزبێکی خائینە بنەماڵی بازاری بنەماڵیشی خائینە وابەستەی داگیرکەرانن ملشۆڕی داگیرکەرانن باشە گەورەترین زەربیان لە کورداوە لە مێژووی ئێمەیە عەقڵیان جاشە عەقڵیان خۆفرۆشە داگیرکەران ئەهێنە سەر ئابڕووی ئێمە دەیان جار پاسدار ژاندارمیری جێشی عێراقی تورکیان هێنا لەسەر شەریفی کورد چونکە وابەستەی داگیرکەرانی کوردستانی باشە ئەمانە مافیان ئەمانە جەردەن ئەمانە پارەپەرستن باشە خۆن بۆم ژێرانەوە ماڵتان ئاوا بێ ئەم جاری بۆتانێک ژێڕمەوە لە کتێبەکەی ڕەفیق پشدەریە ئەڵێ ساڵی 58 کە مەلام سەفا هاتەوە لە ڕووسیا لە بەغان لە ئوتێلێک بوو وتیەوە کاتە خۆم لای بوو وتی بە منی وت ڕەفیق گوشتم بەڵێ بڕە ئەو پارەیە بۆ بگۆڕەوە وتی پارەیەکی یامی هەر نەبزانی ئەو پارەیە کەیە وەڵام بردم بۆ لای ئەوەی کە پارەی پێگۆڕنەوە لە دوکانەکانە وتی بردم بۆ دوکانەکە ئەم پارەیەم بۆ گۆڕەوە کابراوەتی باوکە ڕۆم پارەی هێنی کەیە تم بۆ وتیان پارەیە هەر نەماوە 100 ساڵە بێن پارەی کشاوەتەوە نەماوە پارەیە لە شوێتان بۆ تاوەکی ئێستا دوای ئەگەێتە بەلای مەلام سەفا ئەڵێ وەڵی ئەس بەنی ئەو پارەی هەر ناچێت لەبەرەوەی کە پارەی دەمێکی کێشاوەتەوە جا ئەڵێ هۆزی مەلام سەفا کە پارە شوێن گیرفانیان نایەتە دەرویت ئەو منە پارە پەرستن خۆشەویستە ئەمانە دژی ئازادی دژی مافەکانی مرۆڤن ئەمانە نەزانن نەخوێنەوارن بێفکرن بێمەعریفەن تیرۆریست و دەستپیسن دەی هەموو ئەوانشی ئەچنە پاڵ بنەماڵی بازانی و ئەبن بە پارتی بنەماڵی بازانی و لەگەڵیان ئەبنە شەریک چی یەکێتی بێت چی گۆڕان بێت چی ئەوانشی کە بەتاسم ئەچنە ناو پارتیەوە کە لەگەڵیان ڕێگەکەون هەمانشتن چی مەواسەفان لە پارتیا هەیە لەوانەیشا هەیە ئەگەر ئەم ئارامەحمەوە ئەگەر خائین نەبێت ئەگەر دز نەبێت ئەم دەنگەم هەڵگرن بۆ ئایندە نەوەکو من بچمە ناو پارتیەوە ئەم ئارامەحمەوە ئەگەر خائین نەبێت ئەگەر دز نەبێت ئەگەر درۆزن نەبێت ئەگەر نیشتیمان فرۆش نەبێت نەبێ بە پارتی کە تۆ بووی بە پارتی یعنی وەکو پارتی وایت هەمان ئەخلی یەک کەلتوری سیاسیت باشە اینجا وەکو وتیشم
والله خیانەت و دزی و خۆفرۆشی لە مێژووی کورد نابێتەوە خۆشەویستان بە قورئان پێتان ناخۆش نەبێ زۆربەی زۆری کورد حەزی لە خیانەتە حەزی لە دزیە حەزی لە خۆفرۆشیە باشە بڕۆ سەیریکە بە دێژایی مێژوو ئێمە خەنجەرین لە پشتی خۆمانە هەمیشە خۆمان چەقۆ لە خۆمانە دێن با باشە ڕاستی بزان بڕۆ سێری پەکەکەکە 300,000 گیلا 5,000 گیلا 10,000 گیلا بە شاخەوە هەبێ 200,000 جاشە لە باکووری کوردستانە باشە خۆشەویستان ئاوایە دەبەرەوەیە لەناو گەلی ئێمەیە ئەمەندە بوو حەزیان لە پارەیە ئەمەندە حەزیان لە خیانەتە ئەبێ بە پارتی پارەی پێ پارتی خیانەتەکە کەواتە کەسی خائین ئەبێ بە پارتی کەسی حەز لە پارە ئەبێ بە پارتی لەبەرە زۆر ئاساییە کابراسی بێ بە پارتی بەڕاستی حەزی لە پارەیە ناژی بەبێ پارە لە بە فەقیر ڕانەهاتە خۆشەویستە ئێستا ئەم عەبدوڵڵای شێخ مبارەک ئەگەر نەژێتە ناو پارتی هەروەک پارتی ویژەکە هەروەک پارتی وایە یەک عەقڵە سەدان کەس هەن کە ئێستا زۆر دژی پارتی نەکو باسم کرد بەڵام بە دیوەکەی تریە هەمان عەقڵ و کارکردی پارتی بنەماڵی بازانین باشە بەیانی ئەگەر ئەم بەڕێزە ئەم کار عەبدوڵڵایە بڵێ ئەم قسەی ڕاستیە من نەبووم بە پارتی و هەروە ماومەتەوە دیسان لای من وەکو یەک وایە هەر لای من وەکو پارتی وایە وەکو یەکێتی وایە یەکو گۆڕانی گردەکە وایە فەرقیان نییە چکە جۆری بیرکردنەوە باسەکەم من ها عەقڵ و مەنتیق باسەکەم بەس ئێوە زۆربەتەن وا بیر ناکەنەوە کابرا بەیانی هێمن هەوراوی وەکوتم بێوە گۆڕانی گۆڕانەکان بەخێوی کاگێ وەزە هێمن گۆڕاوە هێمن هەرو هێمنەیەکە پارتیەکە بچێت تێگەی تا سەکەتی کوبا پارتی بێ یەکێتی بێ گۆڕانبێر و یا سەکەتی کوبێ خۆشتێکی تر نیە نابێت بەشتێکی تر بەڕاستی خۆشەویستە باشە من لە بابەتێکی ترا باسم کرد ئەوەی کە تابێت بە مەسائلی فیلمی سێکسی دروستکرد و ئەم بابەتانە باسم لەسەرەوە کرد کە کەسانی خوان بە ئۆپۆزیسیۆن دەزانن یەن ئەم شتانە لێ ئەدەن و لێدن و بڵاویەکەنەوە باشە من بەلاوانە ئاسایی بوو پێشم وایە کە ئەمانە هەمان عەقڵ ناقەتە خۆشیان ئەو کاراکەنەوە بەرامبەر بەنیارەکانی خۆیان تاوە من کە هاتم فیلمێکی ڕۆتی مەسعود بازانی یا هەر کەسێکی ترم بڵاو کردەوە بە شانازیەوە بڵێم وەڵا ئەوە من کردومە ئەم بابەتانە یا هەر بڵای کەمەوە لە تاریکایشە لەگەڵ دۆستەکەش بەوە خیان تاکە فەرق ناکە بەڕاستی بۆیە ئەمانەی کە ئەچنە ناو پارتی تەنها چوونە ناو پارتیەکە نییە خۆشەویستان خۆی خاوەنی ئەو تەسەورەیە خۆی خاوەنی ئەو کارکردەیە باشە زانستی سیاسی نییە ئەمە ئەوە نەبووە کە بڵێ وەڵا خاوەنی فکرە بووە پارتیش فکرەیە ئەم فکرەیە گۆڕانکاری بەسەرایە ئەچێتە ناو ئەو فکرەیە بەڕاستی ئەکرێ ئینسانێ بە نمونە ئینسانێکی ئاتەئیستە بێدینە باشە لە هۆڵەندا هەیە ئەچێ قورئانی خوێنێتەوە بە نمونە کە خوێنێتەوە قورئان لێ تێگا ئەڵێ تایسە ئەم کابرای بێدین بووە کە لە قورئانی خوێنێتەوە ئەڵێ بەڵێ خوا هەیە پێغەمبەر نێراوی خودایە أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله شاهد من هنا أبي مسلمان أما زوج الناس هي أكلين كابلاجي أتيز بو بيدين بو بدين دير براس يا كابلاجي مسيحي بو يبقى مسلمان أبي بنازل كاثوليك فلان هذا بابتنا شكون فكر اللي حقيقتها جهان بينين دراسية برام أمانة هيجنين كمان لبناخو براسية كده باشا من يك بس اللي يواكم خوش يستاهل ڕێبازی حەملان و مەسعود حەیدەر ئەم خەڵتانە چین پارتی بنیانێکیان گۆڕان بن دڵتان بچیان خۆشە بەڕاستی بۆچی دانیشتن بۆیانەکەن بە مۆزەوانە بابەتانە لە هەر جێگای گون ئەمانە هیچ نین بەڕاستی ها خەڵکانێکی بەکری ژیراون بۆخان پارە پێیاکەن کاکیجێ پارە پێیاکەن ئێستا کاک عەبدوڵڵای شێخ مبارەک فەقیرە بێ بە پارتیان نەبێت خۆی با بچی بێ پارتی کی مشکلی بێ یەکێتی بێ یا لە گردەکە بێ هەر بۆ من و کوێ بۆ بەڕاستی خۆنە نیچێ و نە سۆقرات و نە سارتەرەوە تا خوێناریشی نێ فەقیر بەس کۆمەڵگای ئێمە هەر لە خۆیان خەڵک گەورەکەن بەڕاستی ئەوەی ئەو شۆ باسم لە سەردەمی هیچ و پوچیە باشە یەن دانیشن هەر لە خۆتانە خەڵکن بە ڕەمز کە هیچیش نیراکەت تا ئێستا ئەمانەی کە بە نمونە ئەمانە کە گۆڕان بوون یایکێتی بوون چیان کردەوە بۆ ئێوە تا بن بە پارتی تر نایکەن چیان کردەوە بەڕاستی زەحمەت نەبێت هیچ وڵای ئەمانە کاتی خۆشی دەگردەکە بوون من لە بینی ئەمانە و لە بینی ئومێد خۆشناو ئومێد خۆشناوم هەڵبژاردووە بۆ چونکە ئومێد خۆشناو کارەکەی ئاسانە خۆی لە جێگەی خۆیدایە دیارە ڕوونە درۆ لەگەڵ کەسان ناکە ئەڵێ بارزانی و ڕێبازی بازاری و ئەمە قسە قۆڕانە بەڵام ئەمانەی ئەملا خەتەرن چونکە لە جێگای خۆیان دانین ئەمانە خۆشەویستن ئەمانە هەمان عەقڵی پارتی بنە ماڵی بازانین هاتوون و ئەڵێن ئێمە گۆڕین کڵاوەکە لەسەر خەڵک فێڵەکەن لە خەڵک بەڕاستی ئەمە خەتەرە باشە پارتی من و تۆی بۆ ناخەڵەتێ
بەڵام لە گردەکە کەسی ئێمە خەڵەتێنێ بە ناوی گۆڕانکاریەوە هەر پارتیشە ئەمە خەتەرە لە حقیقەت نەکەر ئەو خۆشەویستان ئالی هەرسین لای من شەریفترە لە عومەری سەیعەلی لای من شەریفترە لە ئاواتی شێخ جەناب خۆشەویستان لە باشین حاڵە ئالی ڕاستگۆترە دەستی کەس نابڕێ پارتیە و تۆ یا دژیتی یا لەگەڵیتی بەڵام ئەمان دەستی خەڵکە بڕن ئەمان درۆکن بەڕاستی جاسەیری ئەمەش کە خۆشەویستە ئەم مەهزەلەیە گۆڕان خۆی پیاوی پارتی بنەماڵی بازاریە خۆی بۆی ئەچەمێتەوە مانگانە 250,000 دلار لە پارتی و بنەماڵی بازاری وەرئەگرێ گۆڕانی گردەکە پێشتریش لە ڕێکەوتی دەباشانەوە مانگانە کاگنۆشیوان 250,000 دلاری لە یەکێتی وەرگرت تا 16 ئۆکتۆبەرەکەی ڕیفرەندۆمەکە باشە دەیان پۆسیان وەگرتۆ لە پارتی و بنەماڵی بازاری جێگری سەرۆکی هەرێمیان هەیە مستەفای سێقادرە وەزیریان هەیە ئاواتی شێخ جەناب باشە دەیان پۆسیان وەرگرتووە لە حکومەتەکەی مەسعود بازانی ئەمان ناویان نا حکومەتی زلە برا باشە برا گەورە گۆڕان ناوینە کەچی لایەنگرە شڕەخۆرەکانی گۆڕانیەن گاڵتە بە عەبدوڵای شێخا مبارەکەکەن ئای خۆی فرۆشتووە بۆ بە پارتی ئەی ئێوە چیتان فرۆشتووە ها گۆڕانی گلدەکە گۆلانی گلدەکە ئەی ئێوە چیتان فرۆشتووە زەحمەت نەبێ ها ئێوە 2 ساڵ بەر لە عەبدوڵا خۆتانژە بە پارتی کاکە ئەگەر عەبدوڵا مەجبوریش بێ ئێوە خۆ مەجبور نەبوون باخسێکی بۆ دەستکەن بەڕاستی کاکە ئەیلەوە بۆ ئێوە پارتی جیاوازیتان چییە خۆ ئێوە واتان لە گۆڕان کرد ئێوە سەدان کەسی وەکو عەبدوڵاتان خستە خوارەوە لە گردەکە دەرتان کردن لە گردەکە باشە بۆ نۆکاتی بۆ پارتی خۆ ئێوە گۆڕانتان لەبەر یەک هەڵبۆشان ئەیلەوە عەبدوڵاکان بۆ چوونە خوارەوە لە گردەکە قاری حاجی عەلی بەڕەحمەت بێ عوسمانی حاجی بۆ چوونە خوارەوە لە گردەکە ئێوە واتان لێکرد بۆ پارتی بنەماڵی بازانی بۆ پارە ها ئێ عەبدوڵا بۆ لە ڕێگەی ئێوە بێ بە پارتی جەماعەتی عومەری سەیعەلی چیا نما ها خۆی بۆ ڕاستەوخۆرە بێ بە پارتی ها وەیە ئەوەی کە ئەو عەبدوڵای ئێستا بۆ بە پارتی کە ئەڵێن بۆ پارتی تاوانی یەکێتی و گۆڕانە بەڕاستی کەواتە قسانە بۆ ئێمە مەکەن هەمووتان وەکو یەکوان بەڕاستی هەتا 100 ساڵی کە ئەو عەبدوڵای شێخا مبارەکە پارتی بێ بەقەدەر چیا نما نادزێت بەقەدەر مستەفای سێقادر نادزێ بە نیوەی ئاواتی شێخ جەناب ناتوانێت بدزێ بەڕاستی تا فشە چی یەکەم کاکە ئێوە خۆتان پیاوی پارتی و بنەماڵی بازانی ئێوە خۆتان چاگێڕون سفرە لێسەرەوەی بنەماڵی بازانی کاکە بۆشی پەلاماری خەڵکەتن قەینا ئێمە ڕەخنە لە عەبدوڵا بگرین و بڵێن نەدەبوو ئەو کارە کردایە نەدەبوو بچیتە ناو پارتی بەڕاستی بیانۆکانی هەرچێ بێ یەکێتی هەڕەشەریەکە یەکێتی ئامۆزاتی کوشتووە وەزعەکەت ئاوایە مەسەلەی ئابووری ئەمە نەدەبوو ئەو کارە کردایە بەڕاستی بەڵام کە کردویشتە هەموو دنیا قسە بکات دژی ئەم عەبدوڵایە گۆڕان هەر نابێ قسەکە بەڕاستی چونکە ئێوە واتان لە خەڵک کرد ئێوە هەر لە ڕووتان نەیە ئێوە خۆتان سۆپەر خۆفرۆشی بنەماڵی بازانی باشە ئەمە حقەتەکەی ئەگەر پارتی خراپە ئەی گۆڕانی گردەکە ئێوە بۆ شێش نەبن بە پیاوی پارتی و بنەماڵی بازاری بۆشی پارەی لێوەرەگرن حەپەلوشیەکەن بۆ ئەبن بە جێگرینیەکیش بۆ ئەبن بە وەزیر و گزیر بۆ خۆتان ڕەوایە بۆ ئەم عالەمە ناڕەوایە عەزیزان ئەم قسانەکەی کەم ئەمە حەقیقەتە ئیلا من عەبدوڵایم خۆش ناوێ بەڕاستی من عەبدوڵای شێخا مبارەکم خۆش ناوێ بەڵام من ڕاستی قسەکەم باشە هەمووی تاوانی گردەکەیە کە ئاوای کرد بەڕاستی گۆڕان هەموومانی ناومێد و بێهیوا کرد کاکەچێ باشە بۆیە ئەڵێم من ڕاستی ئەڵەمەدینا بەڕاستی منەوە کابرایم خۆش ناوێت چونکە بەڕاستی بەڵام بە من خراپەی کردەوە خۆشەویستم کاتی خۆی ئەم برادەرە لە خوت و خۆڕەی پەلاماری من نییە خۆشەویستە وتارێکی لە دژ نووسیوە کاتێکە لە گردەکە بوو وتی ئارام ئەحمەد چۆن ئاوا قسەکە بە دژی پارتی و بنەماڵی بازانی ئەوە پارتیە ئەوە پاراستنە بۆیە نایکوش ئەم بابەتەکەی بوو کە ئەوکو لە بیرم ماوە هەموو بە کۆپی لێم هەیە واتە تا پارتی نەمکوژێ بڕوان پێ ناکرد ئەمە ماناکەی چییە خۆشەویستە باسی عەقڵەکەکەن باسی عەقڵەکەکە ماناکەی ئەمە چییە گومان دروستکردن لە من ماناکانی چییە واتە پارتی بوون پارتی بوون مەسەلەی عەقڵە کاکە واتە خزمەتکردن بە ئەجندای پارتی بنەماڵی بازانی واتە بە خەڵگەڵێ خەڵکی نەبڕوا بە ئارام ئەحمەد مەکەن ئارام ئەحمەد گەر پارتی نەبێ و پاراستن نەبێ منە چۆن هەموو قسە بنەماڵی بازاری بۆ نایکوژن کە کوشتمیان ئینجاڵێ ئەرە وڵاتەوە ئینجا باوەڕم پێ کرد منیش هەستا وەڵامم دایەوە ئێم برادر کە وەڵامم دایەوە هەڕەشەی لێ کردم
باش نییە $30,000 ئەو کاتەی دابوو بە دوو کەس کە یەکیان ئایلەکەی نەرویجە ئەویشیان لە فەڕەنسایە هەردووشیان ئەناسم دوای قسە لەگەڵا کردوون کە بێنە هۆڵەندا کە تەل لە دەموچای ئارام ئەحمەد بن بۆی قەت لای وشن نەکەمیتر $30,000 کە هاتنە ئێرە زوو زانین بەڕاستی لە ڕێگەی کەسی یەکیشیانەوە هاتبوو لە ئێرە بنای مەلا بەختیارەوە کە من شتەکەم بیست زانین مەلا بەختیارەوە ئیشانە ناکا بەڕاستی دوایی کوڕەکە خۆی یەکی قسەی کردوەتی ئێمە فڵان کەس نردووینی ئەو کاتە من تەلەفۆنم بۆ هەمێ بۆ هینگی تەلەفۆن بۆ کاک نەوشیوان سەفا کرد ئەوە نما ماوە چیا بەوە نما باشە ئاگادارم تەلەفۆن بۆ کاک نەوشیوان کرد نامەیەکم بۆ نووسی نامەکەم هەر لا ماوە وتم کاکە ژیان ئەم کابرایە ئەندامی جفاتی ئێوەیە هەستاوە $30,000 یاوە بە دوو کەس بێن کە تەلە دەموچای من بدەن کاک نەوشیوان سەفا تەلەفۆنی بۆ کات لە تەلەفۆنەکە پێی ئەڵێ چاکو چۆنی ئەوانە ئەویش ئەڵێ تۆ چۆنی کاک نەوشیوان ئەڵێ ئەگەر تۆ باش بی ئەویش باش بێ هەردووتان باش بن ئێمەش باشە بین کەشی ئەم کوڕە لەم مەخزایی قسەی نەوشیوان سەفا تێنەگەیشتە بوو لە ئەنئارتی وتی کاک نەوشیوان سەفا تەلەفۆنی بۆ کردووم ئەوە وای پێوتم تێنەگەیشتە بوو کاک نەوشیوان ئەمەی پێوت بوو بۆ کابرایە وتی ئەگەر تۆ باش بیت و ئارام ئەحمەد باش بێ ئەوە ئێمەش باشە بین و تەواو واتە ها چەقۆ بازی مەکە لەگەڵ ئارام ئەحمەد باشە قەسی ئەو بکە خەشی بەنێرە بە $30,000 کە تەلە دەموچای ئارام ئەحمەد بن خۆ چاوەکی من عزیزان بە منیان وتووە ئارام ئەحمەد پاراستنە ئارام ئەحمەد پیاوی مەسئولە ژێر بە ژێر ئارام ئەحمەد ئیطلاعات ئارام ئەحمەد دەستگای زانیاریە ئارام ئەحمەد پیاوی لاهوری شێرجەنگیە دڵنیاتانەکەم هەموو ئەوانەی کە خۆیان ئەم قسانە بە من ئەڵێن باشە خۆشیان ئەزانن کە ئەمە وانییە بەڵام خۆیان پاراستن خۆیان ئیطلاعاتن خۆیان زانیارین خۆیان پیاوی لاهورن بە بەرنامە ئەو کارە ئەکەن تا لە من و لە کەسایەتی من بدەن و بیانەوێ هەوڵی بێهودە بدەن متمانی من بکوژن بەڕاستی باشە بەخبەتەوە بۆیە ئەو کەسێک کە بە ئارام ئەحمەد پیاوی لاهورە خۆی پیاوەکانی لاهور خۆیان بە درۆ هەڵێن خۆیان پیاوەکانی لاهورن بە درۆ قسەیەکە ئەوەی ئەڵێ ئارام ئەحمەد پاراستنە سەرفەن خۆی پاراستنە بەڕاستی یەکسەر ئەزانم هەر کە ئەڵێ ئارام ئەحمەد تۆ یەکسەر ئەزانم کەوە سێ لە گردەکەەوە ئاڵن یەکسەر ئەزانم کەوە کەس لە گردەکەی پیاوی پارتی پاراستنە بۆی قسەیەکە یا پیاوی لاهورە بۆی قسەیەکە بەڕاستی دوجارش خۆیان دەرەخەن دوایی ئابن بە پارتی ئەبن بە یەشێتی ئەبن بە گۆڕان ئارامەی بۆ خۆی ئەمێنێتەوە بەڕاستی سێری نەوەکەی شاسوارکە عەزیزان شاسوار عەبدولواحیدیشی عەبدولخالق عەبدولواحیدیشی شێروانی کاتی خۆی سەرەتا نەوەی نوێ بوو هەمووتان ئەزانن لە دوای وازی هێنا لە نەوەی نوێ لەبەر تاگڕەوی شاسوار وازی هێنا بڕۆی نەما و ڕۆژتا مافی خۆیەتی شاسوار و نەوەی نوێ وتیان پاراستنە شێروانی پیاوی پارتیەکە کە جاسووسە هەمووشی درویان کرد ئەوە تا ئێستا لە زیندانە 6 ساڵ حکمیانەوە شێروانی قۆڕ بەسەر کەچی مێدیاکەی شاسوار یەک قسە باسی ئەو 6 کەسەی نەکرد شێروانەوە کە پارتی حکمیە چونکە بۆ عەقڵی ئەمان هەمان عەقڵی پارتیە شاسوار و هێمن هەورامی هیچ جیاوازێکی هەیە عەزیزان یەک عەقڵە ئەو کەسەی کە دوای شاسوارەکەوێ بۆ ئەوەی شاسوار ڕزگاریکە لە باشین حاڵەتە ئەحمەقە لە باشین حاڵەتە گێرکراوە بەڕاستی لە باشین حاڵەتە ڕەنگە تیکەی نانی بدرێتی ئەگەنا ئەگەر کەسێ ئەمەندە گەمژە بێ بەتەمای ئەوە بێ شاسوار عەبدولواحید ڕزگاری کەسی پارتیەکەتی ئەو با بڕۆ هەر بۆ خێر گەمژە بەڕاستی بڕۆ هەر دەردە چێکی بڕۆ بخۆ بیکە مشکلەی من نییە بەڕاستی بەڵام ئەمەندە چاو بە ئازادی ناکەوێت ئەمەندە چاو بە ڕزگاری ناکەوێت ئەمەندە چاو بە سەرکەوتن ناکەوێت ئەمەندە چاو بە ژیانێکی باشتری شەڕەمەندانە ناکەوێت بەڕاستی عاقڵ بە عاقڵ بەسەیت باشە من کە گۆڕان دروست بوو گۆڕان زۆر ڕادیکال بوو لەسەر ئەوش نەبووم بە پارتی نەبووم بە گۆڕان چونکە بۆ لەبەرەوەی جوانترین شیعارەکانیشی هەبوو خۆ گۆڕان هەمتان ئەزانن بەڵام پشتیوانیم کرد بەڵام نەبووم بە گۆڕان بە هەڵسوڕایی گۆڕان چون نایکرد قەناعەتم بە حیزبایەتی نییە بەڕاستی بۆیە مەسعود حەیدەر و ڕێباز حەملان و ئەم کاک عەبدوڵڵا لە گردەکەش بن هەمان عەقڵی پارتیان هەیە تۆ کە هەڕەشە لە من کەیت باشە هەمان عەقڵ هەیە بەڕاستی چاوە فەرق ناکات حەقیقەتەن پارتیش وا هەڕەشە ناکە خۆ کە ئێوەیەک بڕۆ سەری گۆڕانەکان کەن چۆن جوێن ئێن وەڵڵا ئەوەی ئەو گۆڕانە بە منی وتووە یەشێتی بە منی نەوتووە لە دژای نوێژوو ئەوەی ئەو گۆڕانە بە منی وتووە وەڵڵا پارتی بە منی نەوتووە پارتیەکان ئەو جوێن و سوکایەتی لەو گردەوە بەم ئارام ئەحمەد دراوە نەیەکێتیەکان پێیان داوم نە پارتیەکان پێیان داوم باشە تا تۆ ئیتە فەرقەکان لە شێیە بەڕاستی ها فەرقەکان لە شێیە
کەواتە خۆشەویستان ئەمانە بۆ نەڕۆن مشکلتان چی ئێوە لێرە بنیان لێ بن جیازیان چییە لێ بن باشترە ڕوونە دیارە بەڕاستی دوورە ئەسڵەکەیان دیارە و تۆ دەچێت جێگاکەی خۆیان سەنگەری پارتی بنەماڵی بازانیە سەنگەری خیانەتە سەنگەری پارەکۆکردنەوەیە سەنگەری هەموو ئەمانەیە تۆ شتێکی عەجیب نییە لاقەت با بڕۆن لە سەردەمی بەعسا لە دە کەس لە باشووری کوردستان دە کەسە حەو کەسی جاژ بوو ئەم دە کەسە حەو کەس لە باشوورە جاژ بوو جاشەوەکە باشە پیایی بەعس ئێسش پیایی پارتیویشی فەرقی چێ خۆشە تازە نییە عەزیزانی من خۆشەویستانم ئەمە تازە نییە جا ئەگەر کورد خاوەنی فکر بووایە و خۆفرۆش نەبووایە و ئەهلی پارەپەرست نەبووایە نیشتیمان فرۆش نەبووایە ئەگەر بەرەی خیانەت لە مێژووی ئێمە ئەڵزاڵ نەبووایە خۆ کورد دەبێ بوو لە زیمانفەکانی خۆی گەیشت بوو دەبێ بۆ ڕزگاری بوو بەڵام کورد لە سەنگەری خیانەتایە زۆرینە لە سەنگەری خیانەتایە بەڕاستی کورد کەلتوری خێڵ بەسەری ئازاڵە باشە خێڵ و سەرۆک خێڵ سەلامەت بێ ئیتر نەتەوە و گەل و نیشتیمان هیچ نییە بەڕاستی عمەری سەی عەلی کە ئێستا لە گردەکەیە وەڵڵاهی باوکم ئومێد خۆشدا لە عومەری سەی عەلیش باشترە عمەری سەی عەلی فەرموو کاکەوە عومەر سەی عەلی لە گردەکەیە چی بۆ ئێوە کردووە کاک چی کردووە بەس ئێوە پێم بڵێن زەحمەت نەبێ هیچ یعنی ئەگەر عومەر بەیانی بڕوا بێ بە پارتی خیانەتی کردووە خیانەتی چی کردووە عومەر پارتیە برا خۆ پشتێکی عەجیب نییە کاکەجێ ئەیلۆ هەمی هەر پارتین حەمەی حاجی مەحموود گوایە حەسکە باشە حەمەی حاجی مەحموود کام کادری پارتی کام سەرکردایەتی پارتی بەقەدەر حەمەی حاجی مەحموود خزمەتی بنەماڵی بازرگانیەکە ئێوە خۆتان پێم بڵێن بەس ئێوە جوابم بنەوە کام سەرکردایەتی پارتی فاسی میرانی ئەڵێ فڵان کامیان بەقەدەر حەمەی حاجی مەحموود خزمەتی پارتی بنەماڵی بازرگانیەکە بەخوا کەسیان نەیکرد دیگە کاکە حەمە بەیانی بڕوا بۆ سێ بە پارتی تۆڵێ ئەوەڵا حەمە خۆی فرۆشت حەمە خۆی فرۆشت و دەمێکی کاکەژێن دەمێکی برا عەقڵەکەی ئەمان عەقڵە ژیرفانەکەی هەمان ژیرفانە تەواو کاکەژێن لەبەرەوە تکاتان لێکم خۆشەویستان تکاتان لێکم هەر کەسێ ئەبێ بە پارتی بە هەر کەسێک با بڕوە بە ئەم بەرەی ئۆپۆزیسیۆنە مەجموعەی خەڵکی پاکی تیا بێ بەڕاستی با ئەمانە بڕۆن خۆشەویستان ئەمانە دەستی دوون ئەمانە خەتەرناکن بەڕاستی خۆشەویستان ئەو کەسێک کە بە ناوی گۆڕان و گۆڕانکاری و قساکات و گۆڕانی ژنیە زۆر خەتەرناکە لەو کەسێک کە بە ئاشکرا پارتیە کاکە ئەوەی پارتین ئەتوانم خۆمی لێ بدەم بەڵام ئەوەی کە بە ناوی گۆڕانخوازیەوە بە ناوی دژی پارتی بوون دژی کەتی بوون و یەتە پەنای ئارام محەممەد ئەوە زەر بەکەم لێدا کاکە ئەوە زەر بەکەم لێدا وەڵڵا پارتی ناتوان نزیکی من بێتەوە یەکێتی ناتوان نزیکی من بێتەوە ئەوانە نزیکم ئەبنەوە کە گویا دژی پارتی وێشێتی بەڵام خیانەتی شەکەم لێدا باشە ئەمە ئەسڵی مۆزوعەکانی خۆشەویستە لەبەرەوە من پێتان ئەڵێم زۆر ئاساییە وەلو عەبدوڵڵایە کۆمەڵێکینی هەیە کە یەکێتی ئەوە کات و هەڕەشەی لێ کات و نازانم کە ئامۆزایەکی کوژراوەشی وانە بابەتانە بەڵام کەیفی خۆیەتی ئازادە بابشی بڕایش من داواتان لێ یەکەم کە کەس و کاتیش پێ نەکا بەڕاستی کاکە با کارێکی زۆر باشی کردو خۆشەویستە بڕواتە کارێکی زۆر باشی کردو خوای لەگەڵ بێ هیوادارین سەرکەوتوو بێ هیوادارین ئایندێکی باشی بێ هیوادارین پارەی باشی هەبێ هیچ چوزار هەرچێکە خۆی پێ خۆشە باشتر بەڕاستی کاکە من پێم خۆشە زۆربەی زۆری ئەوانەی کە هەمان عەقڵی پارتی و یەکێتیان هەیە وەخۆیان بە خەڵکی ناڕازی ئەزانن بشتنەوە شوێنەکەی خۆیان کاکە بشتنەوە ناو پارتی بشتنەوە ناو یەکێتی واز لە ئێمە بێن کاکەش تکایە واز لە ئێمە بێن براکە بەسە دەستمان مەبڕنەوە زیاتر کاکەش دەستمان مەبڕن بشتە ناو کارەکانی خۆت ئەرەوەڵا بەڵام ئینسانێ ئەگەر خۆشەویستان با لە کۆتاجارە ئەم قسەیەشان پێ بڵێم ئەگەر ئینسانێک دژی پارتی وێشێتی بێ فکریەن ئەخلاقیەن کۆمەڵایەتیەن بەتەواتی جیاواز بێ لە پارتی باشە قەت نەبێ بە پارتی بۆ خۆی دانیش ئێستا من ئەگەر سیاسەت نەکەم قسە نەکەم نەنووسم ئەچم بۆ خۆم لە ماڵەکەی خۆمە دانیشم ئیتر لایڤ ناکەم ئیتر هیچ شتێک نانووسم خەریکی شیعرە بم خەریکی چیرۆگە بم خەریکی ئەدەبیاتی خۆمە بم نابم بە پارتی نابم بە یەکێتی کاکە نابم بە کەس نابم بە حیزب بۆ خۆم شافەتمان دانیشم تاڵم کاکە ژیان من هیچ بۆ نەکرێت هەوڵمدا کۆمەڵێک کاری باشکەم بەڵام بۆم نەکرا داوای لەبوون نەکەم ئەچم بەلای ئیشی خۆمەوە تا نابم بە پارتی نابم بە یەکێتی نابم بە گۆڕان خۆم نافرۆشم بە کەس بەڕاستی پێویست ناکە تا کەواتە ڕێز و حورمەت بۆ هەموو لایەکان هیوادارم کە لە هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیا هەر سەرحاڵ بن و ئاگاشم لەو شەڕە هەیە کە لە تورکیا هاتۆ بۆ سەر پەکەکە بەڕاستی خەڵکی کوردستان خەڵک کورد لە هەر شوێنە بێ ئەوێ پشتیوانی لە پەکەکە بکە بەڕاستی پشتیوانی لەو هێڵە بکە چ پەکەکە چ پەیەدا چە کوردانی ڕۆژئاوانە و
وهمومانە بە پشتیوانی ئەوانە بکەین بەڕاستی لە بەرامبەر داعشکەرانی کوردستانە هەمویان هەروان خۆشەویست من کاتان ناگرم لەوە زیاتر حرمەتێکی زۆرم بۆ هەمووتان هەیە چاوی چاوتان ماجەکەم کورە وەڵڵا ئۆپۆزیسیۆن نەماوە کاکی ژیان تەواو بوو وەڵڵی کاکی ژیان عەزیزان وەڵڵی کاک نەوشیروان پشتی ئۆپۆزیسیۆنیشکان بەخوا گۆڕان هەچی ئومێدی ئێمە کوشتی هەچی هیوایە کوشتی کاکە لەبەرەوە لێگەڕێن بەس گۆڕانەکان بۆتان نییە ئێوە باسی عەبدوڵای چێخانبارەکەن گۆڕانەکان چونکە ئێوە 2 ساڵ بەر لە عەبدوڵای چێخانبارە بوون بە هۆکاری پارتی بنەماڵی بازرگانی ئێستا ئەم هیچ شی نەکردووە کاکە بەڵام ئێوە بە عەمەلی ئێوە پیاوی پارتی بنەماڵی بازرگانی ئێمە ڕەخنەشی لێبگرین عەبدوڵای چێخانبارە قەی ناکا ڕەخنەشی لێبگرین چونکە پیاوی پارتی نین بەڵام ئێوە چونکە خۆتان هۆکاری پارتین هەر بۆتان نییە ڕەخنە لە عەبدوڵای چێخانبارە بگرین بەڕاستی ئەو پیاوانین ئێوە لاقا ئێوە ئەو پیاوانین ئێوە دەمێکە خۆتان فرۆشتەوە بەڕاستی بەخوا ئەو عەبدوڵای چێخای مبارەکە کە ئێستا بۆ پارتی پیاڵاوەکەی لە ئاو چێژانە پیاوترە کە بە ئاشکرا چێ بێ بە پارتی وەکو ئێوە بەناوی گۆڕانەوە ناڕوان بێ بە پارتی و پارە بۆ خۆی بچێتە بە ئاشکرا هەڕوا دەستی خۆش بکوشی خۆیەتی ئازادە کاکەژێت تا ئێستا گۆڕانەوەی چاچێ بە پارتی ئەبێ بەیشێتی ئەبێ بە حەسب کەیفی خۆیەتی خۆ نەوکردیوە کاکە خۆ پارەی پێ نەهاو چاوە تا وەڵام من قەناعەتم بگۆڕێ بەیانی ئەچم بۆ لای کاکە حەمە لە گوڵەخانە بۆ خۆم دانیشم ئەرە وەڵا بە حەسب تۆ لای ئارامەمە خۆی فرۆشتووە وەڵام کاکە قەناعەتم بە حەسکەی تۆی ناخۆچ تۆ خۆ پیاوی ئێوە نییە کاکە خۆ نەتان کڕیوە برا کردتانە نە تۆ لە خۆتانە بۆ خۆتان تێکگاوە قسەوەم عالەماڵەی کاکەشە تۆ مەسافای سێ قادر یەکەم پاراستنە ودايشان ناب ببلي تاني بجوتوي قران أمس هذا الشيء قادر كانوا كلي بارتي بنو مالي بازين بارسنا خدتي بارسني هي بو لنا قران خوش بيسا لنا بنو مالي بازين طب يبو مس هذا الشيء قادر قران خوازو بياي باش بلام عبلا شو خامل بياي باش ولا عبلا لو بياتر بخوا عبلا لو بياتر بخوا عبلا دا أشجع جنا بياتر باش كنا عيكات بناي قرانو نيكا كاكا والله مالي أوابي بقران بەخوا ماڵی ئاوا بێ بە ئاشکرا لە کاکە بۆ نمونە منە بم بە پارتی بە ئاشکرا یاخوا دەستی خۆش بێ کاکە وەکو عومەری سەیعەلی وەکو شیاونمە دەنەنیشە مانگە 250 وەرگێ بەجی و ئێمە گۆڕین و ئێمە ئەوە و ژێبەژێر پارتی خراپە و لە جا پارێژ وەربگرێ پیاوانەی کا بەڕاستی پیاوە دەستی خۆش وەڵا پیاوانەکانی خۆی کاکەکیژە خۆی بۆچی برەشین بۆچی وەکو ئاشەجە نابیکە یەکێتی بووە هەرزی کردووە گۆڕان هەرزی کردووە ئێستا پارتی هەرزیەکە مصافة أوتي هي حقيقة ذكرنا عمر بمقولش أنا قرر ما يسي عليه خوش يسال لصالي شنوا أو ما يسي عليه اللي نودو ما ينشش مليون دينار دي معاشي ماشا آخر عمر 6 مليون أي بشيتوا داني شيء دما هنسكينا أخوي جيري شيء ما بلا صار فكرة جيرتا ها بما قمارك بدورنا طاوة شو قالت هالشهر بتخاطر لك العزيز عليم حرمة بوياك بياك تاني قرباني إيوه